عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جارێکە لەگەڵ ئێوەی ئازیزان و پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە. ئەم بەرنامەیە کە هەموو ڕۆژانێکی پێشەمبە پێشکەش بەوەی ئازیزەکرێ بە بەشداری من و هاوڕێ ڕەحمان هەر هەفتەیەک ساعت حوتی ئێوارەی ڕۆژی پێنجشەممە ڕاستەوخۆ پەخش و بڵاو. زۆر سپاس ڕەحمانجان کە بەشدارمی لەم بەرنمەیە و بەخێراتی بۆ بەرنامەی یەکەم. زۆر سپاس دەکەم زۆر مەمنون کەم بەرنمەیە تەرتیب داوە هیوادارم بەرنامەی باشمان مێلەوە بۆ دواوە. زۆر سڵاوم هەیە بۆ بینەران و بێسەرانی خۆشەویست. زۆر باشە ڕەحمان بڕیارمان نابوو لەسەر پرسە گەرمەکان دیالۆگ بکەین و قسە و باس بکەین بۆ بینەرانیش باسیەوە بکەین کە مەرجیم دیالۆگی ئەیکەین ئێمە هەردووکمان هەمان ڕامان هەبێ و هەمان بۆ چوونمان هەبێ بە تەواوی وەمەرجیش نییە زۆر بە قوڵی بە دوور و درێژی لەسەر بابەتەکان بدوێن چونکە پرسە گەرمەکان زۆرن چێ لە کوردستان لە ئێران لە ناوچەکە و لە جیهانەوە گیانێکی زۆر خێرا گۆڕا و ئاوە گۆڕ پێکراوە لەبەرەوە پێویستمان بەوەیە بابەتی زۆر پۆشین بۆیە زۆر جار بە کورتی ممکنە هەر تەنها باری سەرنجی خۆمان وەک چۆن لە پۆستێکی فەیسبووکە ئینسانە نووسێ هەر بۆ معنایە قسە و باسی لەسەر بکەین و نێڵین ئەو پرسانە کە گەرم لەو هەفتەیە تێپەڕیون و بوونەتە جێگەی بایەخ پێدانی میدیاکان و لەگەی قسە و باسی کارشناسان یاخود چاودێران بەسەر ئێمە شاتێ نەپەڕێمەژ لایەن خۆمانەوە قسەی لەسەر بکەین. واماندانا بوو بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە سێ بابەت بێ یەکێکیان هاتنە سەرکاری ترامپە ئەوی دییان ئاگربەسی غەزەیە وەسێمیشان ئەو هێرش و پەلامارانەیە کە تورکیا کاتە سەر ڕۆژاوا و ئەو مەترسیانەیە کە ئەم هێرشانە دروستیان کردووە. بەڵام وازانم بەر لەوە پێویستمان بەوەیە کەمێک لەسەر بابەتی مانگرتنی ئەمڕۆی کوردستان ئێران بوەستین و هەواڵەکان و پێشاتەکان و کەمێک لێکدانەوەی دۆخەکە لە ئێوە بیستین. ڕەحمان فەرموو. ئەوەتە مانگرتنەکە دوێنێ چوارشەمبە بەڕێوە چوو زۆر سەرکەوتوو بوو مانگرتنێکی گشتی بوو کە لەلایەن ئەحزاب و هێزە سیاسیەکان لە کوردستان ئەڵبەتە واقعاً لە پێشدا بڵێم زۆرتر لە پێشە هەلومەرجەکە لەلایەن بۆی ڕەخسە لەلایەن زۆرێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی سیاسی نەهاد و ڕێکخراوی ئینسان دۆست حەقخواست کە لە نێو خۆی خودی ئێران و لە خۆی بەتایبەت کوردستان ئێرانە هەلومەرجەکەی بۆ ڕەخسە. دواتر لە دوو بەشی سەرەکیە یەکیان ئەحزابی ناسیۆنالیست و ڕاست بوون ئەوان بانگەوازیان کرد بوو لە عینە حاڵە بەرەی چەپ و کۆمونیستی هەر کۆمەلگای کوردستانیش کە بریتی بوون لە شوڕای هاوکاری هێزی چەپ و کۆمونیستەکانی کوردستان کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمیتەی کوردستانی حیزبی کۆمونیست کارگەری حکومەتیستیش بانگەواز درا بۆ مانگرتنێکی گشتی بەرابەر بەو حکومە ئەدامانەی کە جمهوری ئیسلامی دەری کردوون ئەت جملە بۆ پەخشان عەزیزی وریشەی مرادی و هەروەها چەندین هەڵسوڕاوی سیاسی دیکە لە سراسەری ئێران وەکو مجاهدی کۆرکۆر ئەحسانی محسینی ئەڵان بەداخەوە شۆرەکەیم لە بیر نیەوە چەند کەسی دیکە بوون بۆ ئەوانەی شەرە و حکومەت دەرچووە. خۆتان نەزانن جمهوری ئیسلامی پەیتا پەیدا لە شەرایطێکە کە زۆر هەلومەرجێکی نارەباریشی هەیە هەم لە نێوخۆی کۆمەلگای ئێران و هەم لە ئاستی نێونەوتەوەی و منتەخەش بەڵام بۆ هەڕەشە و گوڕەشە ئەم حکومە ئەدامانە دەرەکات. بانگەوازەکە درا هەڵسوڕانی بۆ کرا دوێنە کاتوانین بڵین بەگشتی لە زۆربەی زۆری شارەکانی کوردستان ئەو مانگرتنە بەڕێوە چوو کە هەم لە شوێنەکەکاریەکانیەوە گرتوویەتی لە بازار و دوکانەوە گرتوویەتی لە بەشێکی دیکە لە خوێندنگا و مەدرسەکانەوە گرتوویەتی حقەتەکەوێ مانگرتنەکە بەڕێوە چوو. جمهوری ئیسلامی زۆری پێوەڕەز بوو لە دوو ڕۆژ پێشترەوە کە بانگەوازەکە درا دەستی کرد بە بگیر و ببند و هەرەشە و گوڕەشە و هەتا لە مێدیای ئیجتماعی خۆیان مەجبور بوو ترس و لەرزەکەی خۆی نیشاندا. بەڵام باوجودەوە خەڵکی کوردستانی ئێران زۆر بەباشی
ئەبێ دەستخۆشیان لێ بکەین هەر لێرەوە ئەو مانگرتنیان کرد و تەسیریشی بوو هەر دوێنێ ڕۆژی مانگرتنەکە باسی ئەوە کرا کە حکمی ئیعدامی پەخشان عەزیزی کە دراوە لێژنەی ئیجرایی کاریان جێبەجێ بکە جارە ڕایان وەستاندووە تەبعەن ئەوە کافی دەبێ هەر کولەن ئەو حکمی ئیعدامانە وەلا بنرێن ئەمە خواستەکە کۆمەڵانی خەڵکیانە دەنەچە هەرەونە بڵێم مانگرتنێکی گشتی سەرکەوتوانە باش و جێگای دەستخۆشیە لە هەموو خەڵکی کوردستانی ئێران کە بەباشی هاتنە پای لە ئاستی نێونەتەوەیشە لە حتا منتەقەدا لە مێدیەکانەوە بگرە پشتیوانی باشی لێکرا ئەویش جێگای دەستخۆشیە زۆر زۆر باشە دەستخۆش چاکەکەوا بێ دۆخەکە بەم جۆرەیە کە مانگرتنە دیارەورەی هێناوەتەوە بەر خەڵک دۆخێک لە ئێرانە بەرپا بووە و ماوەیەکە لە کارایە کە تقریبان چەند مانگێک لەمەوە بەرەوە خەڵک بە جۆرێک لە دۆخێکی چاوەڕوانیە وەستاون بە باسەکەش پەیوەندی بە هاتنە سەرکاری ترامپەوە هەیە گوایە ترامپ دێت و کێشەکان چارەسەرەکا و لە بەرامبەر جمهوری ئیسلامیە هەڵوێستێکی تونند دەرەبڕێەوە گوایە ممکنە پەلامار و هێرش بکرێتە سەر ئێران و خەڵک بەشێکی زۆری خەڵک ئەم دۆخە بە زەی نیازاڵ بووە و هاتنە سەرکاری ترامپ بەڕاستی نەتوانین بڵێن ڕووداوێکی نێونەتەوەیشە بەر لەوەی کە ڕووداوێکی تەنها ئەمریکی بێت یاخود ئەوە بێ کە دەسەڵاتێکی ئیمپریالیستی دەوڵەتێکی ئیمپریالیستی ئاڵگۆڕی دەسەڵاتا کردووە ئەمە ئەتوانێت ڕووداوێک و کاریگەریەکی لۆکاڵیشی لە بەشی زۆری دنیا بەشی زۆری وڵاتەکانی دنیا هەبێ ئەوەی کە ئەبینرێت بە بڕای من هاتنی ترامپ بخۆی لەگەڵ خۆیان نیشانەی ئاڵگۆڕێکە لە سیاسەتی سەرمایهداری دنیاشە حتمما یەمە لای تۆش ڕەحمان بەڵام من بە کورتیەوە نەبڵێ من وازانم ئەمە نمونەیەک و سیمبولێکی باڵادەستی نیۆفاشیزمە لە دنیاە و ئەوەی کە پێوترێ ڕاستی پەڕژیر کە لە بڕای من ڕاستی پەڕژیر ئەوانن کە داکۆچی لە بازاڕ و لە میکانیزم ئینەکانێکن و ڕەوتی ترامپی ژەواکە بەڵام لەو بڕیارانەی چەند ڕۆژێ ڕابردووە بۆن معلوم بوو کە بەشی دژی پەنابەر دژی خارجی دژی هەموو مافەکان و بەشێک لەو مافە سەرەتایانەی ئینسان کە بەدەست هاتووە خەریکە لە بەرامبەریان ناوەستێتەوە قسە لەسەر داگیرکردنی ئەم وڵات و ئەو وڵاتەکە و خەریکە تەنان شەڕخاتە ناو کەمپی کە پێوتی کەمپی ڕۆژاوە کەمپی خۆرئاوە کە لە ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و وڵاتانی تری سەرمایهداری گەورە پێک هاتووە ئێوە تێبینیتان چییە لەسەر هاتنی ترامپ پێتان وایە چۆن هەڵێ سەنگێنن ئەم منیش هاوڕام کە هاتنە سەرکاری ترامپ بەڵحاڵ ئەوتە دەورێکی پێشژەوە بوو هاتە سەرکار چ ئەو کات چ ئێستاش و ئەمجار وا دیارە بە ئەعتماد بە نەفسێکی زیاترەوە هاتووە نیشانەی بەڕاستی هاتنە سەرکاری ڕاسیزم و فاشیزمێکی زۆر ڕوت و ئاشایەکە لە دنیای ئەمڕۆدا بەداخەوە مەجاری پیدا کردووە بەرابەر بە شەریەت طبعاً سەرتۆپکیانە بێتە ترامپ بە دەلیلی موقعیەتی ئەمپریالیزمی ئەمریکا و یەکەمین زلهێزی گەورەی دنیاە بەڵام خۆ لە هەموو چەند ساڵی ڕابردووە هەر لە وڵاتە ئەوروپایەکان و بەتایبەت یەک ساڵی ڕابردوو ئەم ڕاستی ڕەوتی ڕاستڕەوی ئفراتیمان دیوە زاهرەن هەر لەم انتخاباتانەدا دێنە سەرکار وە کۆمەڵانی خەڵکی هەموو وڵاتانی ئەوروپایی کە خۆشمان لەوێنە زندگیەکەین مەترسیەکانیان ئەبینین لە پێشە بۆ زەوتکردنی ئەو دەستکەوتە سەرەتایانەی کە لانی کەم لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا هەر لە وڵاتانە بەدەست هاتوون لە مافە مەدەنیەکانەوە کۆمەڵایەتەکانەوە بە تایبەت لە خودی ئەمریکاشان مەسەلەن ئەگەر تۆ تەماشای هەر ڕۆژی ئەوەڵ و ئەو فەرمانانەی دەری کرد یەکەم فەرمانی بەرابەر بە نزیکی 11-12 ملیۆن ئینسانی پەنابەری بێدەرەتانی بێ ئیمکانە کە بە قەولی ئەوان لە مەرزی مەکزیکەوە هاتوون و زۆر بێ بەزەیانە بەحاڵ حکمی دەرکردیانیان بە زەبری ئەرتەش هەرەبینی لە یەکمین قسەکانیە بەرابەر بەوانەی هێمۆسێکسوێل و کەسانێتر کە
هۆویەی جنسیان بۆ داتاشێ بۆەوەی مافیان لێزەوت یا و هەڕەشە گوڕشانەی کە هەر بۆ وڵاتانی دەوروبەر لە مێگزیکەوە گرتوێتی لە پانەماوە گرتوێتی لە ئەو جەزیرەی گرێنلەند و ئەوە گرتوێتی یا حتا هەڕەشە گوڕشەیە کەی کاتە سەر وڵاتی کانەدای پەنادەستی کە لەوانەیە بەشێکی بۆ بەڕێوە نەچێت مهم ڕەوتەکەی کە نیشانیەدا تاو جێگەی گەرەتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە زۆر ڕۆشنە ئەمپریالیزمی ئەمریکا لە ماوەی 16 مانگی گوزەشتا حتا دەوڵەتی بایدن هەموو کارێکیان کرد بۆ پشتیوانیکردن لە فاشیزمی ئیسرائیل و نەتانیاهو ئەو کارە ساتانەیە کەوتێتەوە بەڵام ئەڵان مەترسیەکە گەورەترە بۆ معنایە گەورەترە هەموو کەزەڵێ ترامپ هاو جەهەتیەکی زیاتری لەگەڵ نەتانیاهوی فاشیست وەرەگەڵ دەوڵەتی ئەوێ ئەبێت بەرابەر بە فلستینیەکان بەرابەر بە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا تاوجگایی بە ئێران ئەگەڕێتەوە ئەوەی کە تۆ ئیژارەت پێکرد ئەو پروپاگەندە ئەڵێ ڕاستی ئێرانن هەم لە دەورەی پێشوویانی ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی لە سەروی هەمویانەوە سەڵتەنەت تەڵەبەکان مەشروتە خوازان و بەشێک نەمویان بەشێک لە کۆماری خوازان و بەتایبەت ناسیۆنالیستەکانی کورد و فدرالیستەکانی کوردن بڵاویەکەنەوە کە گویا ترامپ دێت و نەجات دەردەبێت هەموو تەجربەکانی کە لە ئەفغانستان دیمان لە عێراق دیمان لە لیبی دیمان دەخاڵەتگەری ئەمریکا و ئەوانە نەجات دەریەک نییە بەڵام جا لەم بابەتەوە ئەویش ئەوەیە ترامپ بە ئاشکرا دەڵێ من ئامادەی معاملەم لەگەڵ کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی بێ من معاملەم لەگەڵ بکە هیچ مشکلێکی دیکە معاملەکەژەوەی هاڵێ ئەتۆمیەکەت بنێ کەنار دەخاڵت لە منتەقەدا مەکە دە سەرگرە لە دژایەتیکردن لەگەڵ ئەمریکا حتا ئیسرائیلەکەشی زۆر ناڵێت و جمهوری ئیسلامی ئەم جارە وەزی ئەوەندە خراپە بە احتمالی زۆر دێتە پای ئەم معاملەیە بۆیە هیوا و ئومێدەکانی بەرەی ڕاز و ئۆپۆسۆری ڕاست احتمالەن پوچەڵ بێتەوە چونکی ئەوەی ترامپ ئەیکاجاری پێشوو کردی وتی زەختی لانی زۆر یا فشاری حەدیەکسەری کە بە فارسیەکەی دەڵێن ئەوەڵین کارێکەکە حساری اقتصادیەکی بێمەرزەکە ئەیکا دەورەی پێشوو کردی هەموو دووکەڵەکەی چوە چاوی کۆمەڵانی خەڵک و زەحمەتکێشی ئەو قسەکەمەوەیە بڵێم خۆشبەختانە بەرەیەکی قەوی لەنێو کرێکاران ئازادی خوازان زفنەوە ڕادیکاڵەکان هێزی چەپ و کۆمۆنیستی لە قەدیمەوە تا ئێستا دژ بە دەخاڵەتگەری ئەمریکا و ئەجملە ترامپن پێم وانە زۆر بۆی بچێتە سەر بەڵام بە تۆری واقعی بابزانین چۆنە بێ هەڕەشەیەکە لەسەر ئاڵوگۆڕەکانی ئایندەی ئێران بەرحال بە بڕای من هاوڕێ ڕەحمان چ ترامپ پەلامار بدایە نەدا چ ئەوەی کە شەڕی تازە بخۆڵکێنی یاخود قسێکی وای کردو توێتی بەتەمام خەڵاتی ئاشتی نۆبل بەرمەوە ئەم جارێ بۆ کارەکەم نەک ئەو شەڕی تازە هەڵگیشتێنم ئەو شەڕانشی کە هەن بیان کوژێنمەوە هەوڵ و تەقەلای هەیە گوایە لەگەڵ پۆتینۆوانەیە کارە بکە بەڵام بەدەر لەوەی کە خۆی چی ئەوەیە چەند ڕازگوۆیە لەگەڵ ئەم قسانەیەکەی کانایکە هاتنی ترامە بڕای من لە ئاستی دنیاە گۆڕانی هاوسەنگی هێزە لە ڕووی کولتوری و ئایدۆلۆژی و فکریەوە بە زەرەریشی گەورەی خەڵکی کارگەر و زەحمەکێش ینی دروستە کە هەمووان لە دژی نیۆلیبرالیزم و لە دژی ئەو بڕووبیانوانە بوون کە بەگوایە بە بیانووی ئازادی بەیانی دیموکراسی و ئەوانەوە سەروت و سامانی خەڵک کەوتووە ژێردەسی چینێکی کەم یاخود ژمارێکی کەم لە سەری سەرەوەی چینی دەسەڵاتداروانە ئەوان هەموو حکومێک و دەسەڵاتێکیان بەدەستەوە و لە ڕاستی ئەوەی کەوترا دیموکراتی لیبرالیزم ناوەڕۆک بۆش بوو بەڵام ئەگەر بە سەرزارەکیش بێ یاخود بە ئیدیعاش بێ یاخود بە ڕیتوریکیش بێ زۆرتر سەرمایه‌داران بەوە خوان ناسێن کە داکۆچی لە دیموکراسی و ئازادی تاک و ئازادی خەڵک لە دیاریکردنی ژیانی خۆیان لە ئازادی دەربڕین ئازادی کاری سیاسی تەنانەت لەسەر ئەساسی ئەوە خۆیان بڵێن تەسویقە کرد و سیستەمەکان تەسویق کرد ئەمڕۆ لەگەڵ هاتنی ترامپ بڕێمە و هاوسەنگە لە دنیاە ئەگۆڕیانێرەوەی کە ئوربان لە هەنگاریاوتی سبینێ قۆناغێکی تر لە پەلاماری ئێمە دەست پێەکان بەستی پەلاماری ڕازرەوەکانی ئەوروپا هەر ئێستا
ڕاسیستەکان و فاشیستەکانی سەر تاسەری دنیا ینی لە خۆشیە خەریکن شاگەشکا بن بڵێ لە ئەڵمانیاەوە ئەوە دەسەڵاتدارانی ئەڵمانیا نەبوون کە داوت کرابوون بۆ مەراسیمی دەست بەکاربوونی ترام بەڵکو ئەو حیزبە ڕاستیستیە بوو کە جزوری نازیستی هەیە. ئیلۆن ماسک لە ئاشکرا لەبەر چاوی هەموو دنیا سەلامی هیتلەری دووبارە کردەوە ئەوانە بە بێ شەرم ئەوە ئەگەر قسەیەکیش لەسەرەوە بکەین کە ترامپ چێ زۆر کەس باسی ئیلۆن ماسکەکە بەڵام لە پشت هاتنی ترامپەوە دەوڵەمەند و ملیاردێری تر هەنێکیان لەوانە کە ناوی پێتەر تیلە ئەمانە بە ئاشکرا و ڕۆشنی دژایەتی دیموکراسیەکەن پێیانە دیموکراسی ڕۆژی بەسەر چووە پێویستمان بە دیکتاتوریەت هەیە بەشێک لەوانەی کە لە پشتی کەمپێنەکەی ترامپەوە وەستا بوون بۆی کەوا بێتە سەردەسەڵات ئەساسەن باوەڕیان بەوەیە کە بێ مەلەکیت بگەڕێتەوە پاشایەتی بگەڕێتەوە وەگوایە کە ترامپ هاتوو بێ بە پاشاوە بێ بەهین وەرە ئاماژەکردانەشی بە کوڕەکەی لە ناو حەفلەکەیەوانە جۆرێک نیشانیەداکەەوە بەنیازی چییە ئەم هەموو بڕیاردانانە بەشێک لە بڕیارەکانی ڕاستە و خۆ ناکۆکە لەگەڵ سادەترین پرینسیپەکانی مافی مرۆڤ کە ناو دەستوری ئەمریکایە دیاریکراوە ئەوانە نیشانیەدا کە ئەم بەنیازی چی و ئێوێ چی بکەوە چۆنی ئەوێ هەمووی نێکێ وەختی خۆشی کاتی خۆی لەگەڵ لە کاتی حملە و تەبلیغاتەکانیان ئەیوت ئەم جارە لێ بگەڕێن بێمە سەرکار و ئەمانە هەموو شتێک چارەسەر دەکەم و کۆتایی بە هەموو کێشەکانیان دیارم بەستی ئەو بوو کە جارێکی ترێمە ناکەوینەوە ئەو دۆخە خەڵک بتوانێت بە ئازادی یاخود بە پێی ئەوەی کە باسەکرێت لە پرۆسی دیموکراسیا بەشداری بکە من وازانم دنیا بە هاتنی ترامپ ڕۆژگارێکی بەرەو ڕۆژگارێکی تاریک دەچێت چ ئەوەی شەڕ لەگەڵ ئێران بکە لەگەڵ ئێرانە بسازیا ڕێبکەوێ هاوسەنگی هێز بە قازانجی فاشیزم و بە قازانجی کۆنەپەرستی و بە قازانجی ڕاستیزم لە ئاستی دنیاە ئاڵوگۆڕی بەسەر هاتووە بەرەو خراپتر بەرەو باڵا دەستبوونی زۆرتری فاشیزم و ڕاستیزم و ناوچەی ئێمەش کە ئاساسەن لە مێژە بەدەست ئەم نەخۆشیانەوە ئەناڵێ بەدەست سەرمایه‌دارێکی هار و هەوسار پچڕیەوە ئەناڵێنەوە ئەمانە هاتنی ترامپ بە بڕای من هەموو کۆنەپەرسەکان بەهێزەکە چ ئەوەی جمهوری ئیسلامی مۆلەقینەکە خودی دەخاوەتی ترامپ بەرحاڵ لە هیچ کاتێکان نابێ بەهۆیەوەی کە جمهوری ئیسلامی لەلایەن دەسەڵاتێکی خەڵکی و دەسەڵاتێکی ئازادترەوە جێگەی بگیرێتەوە ئەوەی کە دیاری کراوە و دانراوەکە جێگەی جمهوری ئیسلامی بگرێتەوە لەلایەن کەمپی سەرمایه‌داری دنیاوە فاشیستەکانی وێنەی کوڕەکەی شایەکە هەر لە ئێستا خەریکن ئەیهێنە پێشەوە یانێ ڕۆڵێکی پێ بدەن بۆ ئایندەی ئێران کە ئەمەش سەرنجام وەکو خەڵکی کورزمان کە جوان لە قسەکانی ئێمەیە هیچ کاتێک ناتوانێت بە قازانجی خەڵکی کوردستان تەواو بێت دەباسی تورکیاشەوە ئەو هەڕەشانەی کاتە سەر ڕۆژاوا دووبارە لەوانەیە بێمەوە سەرم باسە تاوجگای هاتنە سەرکاری ترامپ بۆ خۆی بەرهەمی ئەو ڕەوتە تاریکیەیە کە لە ساڵانی زۆر قەدیمترەوە لەو ئاڵوگۆڕانەی کە سەرمایه‌داری جیهانی تیا بەسەرەبا دەستی پێ کردووە ئەوە ڕاستە ترامپ بۆ خۆی واقعەن نەمادی ئەو ڕەوتێکی کۆنەپەرستی بێمەرزی تاریک و ڕاسیستیە و فاشیستیە بە تۆری واقعی بەڵام مەسەلە ئەوەی واقعەن ئاڵوگۆڕی زۆر گەورە لە دنیادا بەڕێوەیە هەر ئێستاش و ئەم ساڵانش دەستی پێ نەکردووە سەرەتاکەی پێم وابێ هەرە گەڕێتەوە بۆ دوای ڕووخانی ئەو دوو بلۆکی شەرق و غەرب کە لە دەیەی نەوەدی قەرنی پێشوە دەستی پێکرد حتا لە دوای شەڕی خەلیج و داگیرکردنی کۆی لەلایەن ڕژیمی سەدامەوە و دوایی بەو بەهانەوە ئەوە بوو ئەمریکا و ئەرتەشەکەی هاتن دەخاڵەتیان کرد و لە ساڵی 92 ئەو گورزە نظامیانەی وەشاندیان لە دەوڵەتی بەعس و ڕووداوەکانی کە من و تۆ تێیدا بووین و باشە زانین ئەو وەختە هەر هەیەت حاکمەی ئەمریکا و لە زمانی بوشی باوکەوە وەختە ڕێی جمهور بوو باسی نەزمی نوێی جەهانیان کرد نەزمی نوێی جەهانەکانەوە بوو هیتر بلۆکێکی شەرق نەماوە تاکە هێزی ڕابەری دنیا ئەمپریالیزمی ئەمریکا بێ بە مەیلی خۆی ئەو سیاسەتانە ئەو پلانانە ئەو پرۆگرامانە بۆ هەر کوێی دنیا هەیە بەڕێوەی بەرێەوە کاریشیان بۆ کرد لەشکرکێشی بۆ عێراق لە 2003 پێش ئەو 2002 بۆ ئەفغانستان دەخاڵەتیان هەتا ساڵەکانی 93 و 4 و 5 وانە لە خودی ئوروپا لە یەگۆسلاوی و باڵکان و یەگۆسلاویان دابش کرد بە زەبری نظامی ناتۆ هەمووانە لە پێناو جێخستنی ئەم نەزمی نوێیان و ئەم سەرکردەگیەی
ئەمریکا بوو ئەوە هەڵسو کەوتی زۆری بە دوای هات بەڵام یەکشت هەر چووە پێشەوێ ساڵ بە ساڵ هەر ڕەوتی کۆنەپەرستی ڕێوتی ڕاسترەوی ئفراتی زیادی کرد و زیادی کرد و زیادی کرد کارگەیشتۆتە جێگایەک ئەڵان خۆ لەو بەرەی لیبرالی حتا بۆژوازی جیهانی یا ئەوەی دەورانێک بە باڵی چەپی بۆژوازی جیهانی بخوانەڵان لە مەیدانە نەماون بە تەوری واقعی ئەڵان ئەساسەن ئەوەی خەریکە مەیدانداریەکە هەرە و ڕاسیزم و ئەو یا تۆ پێڵی نێو فاشیزم و من عتا بنێوی فاشیزم هەڵێ نێو بم ئەوە خەریکە ئەو کارە ناکە وەرلە پێشە بەڵێ زەوتکردن و لێسەندنەوەی هەموو دەستکەوتەکانی کە لە 60 ساڵی پێشوو لە نەتیجەی حتا بەشێکی زۆری خەبات و مبارزەی کرێکاران کۆمەڵانی بەشخورا و حتا لە وڵاتانە بەدەساتوە ئەوانە وەرەگرن وێنی منزورم ڕەوتەکە ڕەوتێکی قەدیمیترە هەم لە 2016 ئەوە بوو ترامپی لە هاتە دەرێ هەم بەتایبەت ئەمدا جارەوە گەڕانەوەی و خراپتری شەرەوەیە ڕەوتەکە بەرەو ئەو وەزیەتاڕوە بەرحاڵ وایە ئاڵوگۆڕێکی گەورە لە دنیای سەرمایهداری و بۆ معنایە داسە بێ بەسەر دنیای ئێستا و بەسەر بەشەریەتە تیز ڕۆشناییەک و تروسکاییەک لەوەی کە گۆیە باشبوونێک لە وەزیەتی حتا جیهانی بەوجود دێ وجودی نابێت مثلەن تۆ بینی ئاڵوگۆڕەکانی دنیای کاپیتالیستی دوای شەڕی جیهانی دووەم خواقبەت بریتانیا بوو هەرم ئەمریکایە بوو سۆڤێتی ئەو وەخت سەرمایهداریەکی دەوڵەتی بوون ئاڵوگۆڕە گەورە لە دنیای بەوجودات فاشیزمیان شکستدا بەڕاستی بەعزە دەستکەوتێک لانیکەم بۆ بەشەر بەوجودات بەشێک لەم امتیازاتە کۆمەڵایەتی و فەردی و کۆمەڵایەتی لە وڵاتانی ئوروپا و لە دنیاش بەرهەمی و دەورە ئێستا و قسەی وا تۆژی شارەت پێکرد خودی ئەم ڕەوتی ڕاستی ئفراتیاتوە ئەڵێ ئەو تەنزیماتە سیاسیەی کە دوای شەڕی جیهانی دووەم بەوجودات ئیتر کۆنا بۆ ئەم سەردەمە نابێ لە سازمان ملەلەکەیانەوە بگرە هەتا لە ناتۆکەیانەوە بگرە لە بانکی جیهانیەکەیانەوە بگرە کولەن ئەم ڕەوتێکە ترامپ ئەلعان لە ڕاستیا قراری گرتووە هەموو ئەوانە خەریکاباتە ژێر پرسیار و ئەڵبەتە بە جێگای ئالتەرناتیوی دژی ئینسانی تر و کۆنەپەرسترە تەبعاً ئەو تەنزیماتی یا ئەو ساختاری سیاسیەی دوای شەڕی جیهانی دووەم بەوجودات هیچ وەخت جێگای تەئیدی بەرەی ئازادی خواز و کۆمۆنیستەکان نەبووە و دیویشمانە بە سازمان مەلەکەیان و بە بانکی جیهانیەکەیان و بە هەموو کارانەیە کردووە چ ڕۆژە ڕەشێکیان تووشی و بەژمێنێتێکیان تووشی خەڵک کردووە بەڵام مەسەلەوەیە ئەم ڕەوتی ڕاسیزم و فاشیزمە ئەیەوێ بە پێی قازانجەکانی ملیاردێرە گەورەکانی وەکو ئیلان ماسک باس کرد واقعاً وایە بە ئاشکرا فاشیزم لە خۆی نیشانەدا بێدەلیل نییە لە بریتانیا هەر لە ڕاستی ئفراتی دفاعەکە لە ئاڵمان هەر لەو ڕاستە دفاعەکە سەلامەکەی هیتلێریش تکرارەکاتەوە و بە ئاشکرا دیارە ئەم دەوڵەتی ئێستا لە ئەمریکا لە سەرکارە خودی بەشێکی زۆری سەرمایهداریەوە بابەت دەوڵەتی ملیاردێرەکانە دەوڵەتی ئیلان ماسک و زاکربێرگ و نازانم ئەمانەی کە بەرها 5-6 کەسێکن بەشێکی زۆری سەرۆتی خودی ئەمریکا هەر بەدەست خودی ترامپ و ئەوانە خۆت دیت ئەوەڵین ئێتلاف و ئەوەڵین قەراردادێکی 500 میلیارد دۆلاریان کردووە نازانم بۆ ئەوەی پێڵەن هۆشی مەسنوعی ئەوانە ئەنی بە ئاشکرا ئەم دەوڵەتە ئیتر دەوڵەتی کاپیتالیستە هەرە گەورەکانە نەحەتە ئەوانەی کە حزبی دیموکراتی ئەمریکاشی پێرازی بێ نەتیجەی کاری ئەمان زەوتکردنی زیاتری قازانج و بەرژەوەندی چینی کرێکاری جیهانی منتەقەیی وڵانی خەڵکەوە خەتەرێکی گەورەیە بەڕاستی لەسەر بەشەری بەرحاڵ لەلایەکی تریشەوە ینی ئەمە بەشتەکان لە تاریکەکەی نەبینین مەبەستمەوەیە کە جەماعەت و خەڵکی کارگەر و زەحمەکێشی یاخۆ خەڵکی کارگەر و بندەستی ئەمریکاش پراوێستخراوی ئەمریکاش هەروە بێدەنگ دارانیشت بە بڕای من دەورەی داهاتوو لە ئەمریکا دەورەی دەرکەوتنی جوڵانەوە ڕادیکاڵەکانە بێت دووبارە بینیمان لە بۆژبەی ڕابردوو لە فترەی ڕابردووە کە ترامپ لەسەرکار بوو زۆرێک لە جوڵانەوە ئازادی خوازەکان هاتنە مەیدان و خۆیان نمایش کرد و خۆیان نیشاندا ئەمجارە من وازانم ئەمە فراوانتر و گەورەتریژە بێتەوە
بەرحاڵ باسی هات سەرکاری ترامپۆوانە ڕەنگە بەم باسە کورتە تاو نێ بەڵام وەکو قەولماندا بوو ئەبێ ناچارین هەتەنها بە سەرخەتی ئاوا بەسەر مەسایلەکان ئەبڕۆی ناتوانین زۆر ڕووبینەوە. ئەم پرسیارە هاتووە لەلایەن هاوڕێ هەژیرەوە کاڵێ ئەگەر دەوڵەتی ترامپ و کۆماری ئیسلامی بە تەوافق بگەن باشە بەری چەپ و بزوتنەوەی ڕادیکاڵەکان ئەرچی قورستر دەکەوێتە سەرشانیان تا چەند ئومێت هەیە شۆڕشێکی بەرین لە ئارادا دەبێت بۆ داهاتوو چکە تەوافقی ئەم دوو ڕژەمە سەرمایهداریە هیچ کێشەیەک لە ژیانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش کەم ناکاتەوە. بەشێک پێم وابێ وەڵامی ئەم پرسیارەماندایە وەڵامەکەر سەرنجێکی ترێ فەرموو. من بە لە درێژی باسەکەی تۆیا باس بەڵام منیش پێم وابێ نەکرد لە ئاستی ئەمریکا کولەن بەوەی لە ئاستی دنیا ئەم کێبەرچە و کێشەی واقعان چینایەتی بەرەی کرێکار و خەڵکی ئازادی خواست لەگەڵ ئەم سەرمایهداری و عەجوملە ئەم باڕی ڕاستڕەوی لەمنە پرسی تونترە بێتەوە لە ئەوروپا ژوای لێدێ لە ئەمریکا ژوای لێدێ بەتایبەت لە ئەمریکا و بە حوزوری ترامپ و ئەم سیاسەتە دژی ئینسانیانەی ئەم کێشانە قوڵتریشە بنەوە. منیژە و ئومێدەم هەیە کە بەرەی ئازادی خواست نە لە ئەمریکا نە لە ئەوروپا وەنە لە هیچ کوێی دنیا بێدەنگ نابن دەورەی قوڵبوونەوەی زیاتری ئەم کێشە سیاسی چینایەتیانەیە و هیوادارم عاقبەت ئێمەی بەرەی چەپ و کۆمونیست لە هەر وڵات و هەر جەیەک سەر و سامانێکی زیاتر بە سنگێکی زیاترەوە بە وەزنێکی زیاترەوە بە پرۆگرام و بەرنامەیەکی تۆکمەترەوە بتوانن حضور پیدا بکەین. تاوجەی بە پرسیارەکەی هاوڕە هەژیری نینا مربوطە ئەلان کۆماری ئیسلامی ئاوایە لە نەتیجەی ئەو ڕووداوانەی 15 مانگی گوزەشتە هەتا پێشەوەی ترامپ بێتە سەرکار زۆر لاواز بووە لاوازەکەی ئاشکرایە لە بەرابەر دوو بژاردەیە قەراری گرتووە یانەوەی چێتە پای ئەم مذاکرە و معاملە لەگەڵ ترامپ بەبێ ئەوەی شەڕ ڕوو بدە. بەڕاستی ئەگە شەڕ ڕوو نەدا باشترە بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران یعنی ئەگە جمهوری ئیسلامی زەعیفکراوی عاقبەت زۆر خاست و ویستی دەوڵەتی ترامپ و ئەمریکای بەسەراتدا سەپێ لەبەر چاوی کۆمەڵانی خەڵک لاواستر نیشانە درێ. من پێم وابێ ئەو کات بەبوونی بزوتنەوەی ناڕزایەتی و سەرنگونی خوازی گەورە لە ئێراندا کە 2 ساڵ لەوە پێش لەو خۆشانە جەماوەرەکەی دوای قەتڵی مەسا ئەمینی دیمان شاید ئەمە ئیمکانێک بدا کۆمەڵانی خەڵک تعرضکی زیاتر بە کۆمەرەی ئیسلامی بکەن. ئەو وەختە بە نظرم پرۆژەی خودی ترامپ و ڕاستەکانی ئێرانیش زۆر چاک بەڕێوە ناچێت و چاتریش بەڕێوە نەچێت. بەڵام خەتەرێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە جمهوری ئیسلامی عاقبەت سەردانە نەوێنێ بۆ ئەو خاستە هەرە زۆرانەی کە ئەمریکا ئەوان بۆی دانێن و بکەوێتە باری مقاومەتوانە ئەو وەختە دەوڵەتی نەتانیاهو بە کۆمەکی ترامپ شەڕە فرۆشن تاوان شەڕی لەشکەری و هێزناردن نابێت شەڕی ئلکترۆنیکی و وێرانکردنی زۆر شوێنی اقتصادی یا نظامی و هەستە یەبێ هەرچیە بێ دووکەڵێکی زۆری هەبێت ئەچێتە نێو چاوی کۆمەڵانی خەڵکۆ وەلەتمەیەکی زۆر لە بەرەی ئازادی خواست لە بەرەی سەرنگونی خواست لە بزوتنەوەیەک هەموو ئێمە ساڵهای ساڵە کارمان بۆ کردووە سازمانی بدەین ڕێکی بخەین ڕۆژی خۆی بێتە مەیدان و جمهوری ئیسلامی سەرنگونە لەتمە لەوە دەکەوێت هیوادار ڕوولندا هیوادارم اتفاقانە نەکەوێت جمهوری ئیسلامی با بڕواتە پای معاملەکەی لەگەڵ ترامپ ئێمە هەم پێش معاملەی ئەوان و هەم ئێستا ینی بەرەی چینی کرێکار و ئازادی خوازی ئەوێنە بە دوای ئەهداف و ئامانج و بەرنامەی خۆمان ئەوە بەڕێوە بین ئەرکی زۆرمان لەسەر شانە بێ ئەویش ئەوەیە نێڵین بۆشایی وا بەوجود بێ بەرەی ڕاستی کۆمەلگای ئێران ڕاستڕەوەکانی ئێرانی تەرەفداری ترامپ دەسەڵات بگرن بەدەستەوە و جارێکی دیکە کۆمەلگای ئێران بە ئاستی داسەپاندنیەکی ڕژیمێکی کۆنەپەرستی سەرمایە جامجار بجین بنێو ئیسلامی نێوی بنێن ملی ئەوەی تر وشیاری و وریایی و سازماندراوی بەرەی چەپ و کۆمونیست و چینی کرێکاری کۆمەلگای ئێرانی دەوێت. زۆر باشە دەستخۆش هاوڕێ ڕەحمان ئەوە تاوان کۆمەڵێک هاوڕێیانی زۆرمان لەگەڵان دیار بەرزنجی سادق عەزیز و هەروەها هاوڕێ هەژیر و بەختیار عەبدوڕەحمان هەموو سڵاوێن ناردووسپاسیان ئەەکەم و بیرشم نەچێت داوایان لێ بکەم ئەگەر تا ئێستا سبسکرایبی کەناڵی هیوایان نەکردو لەسەر یوتیوب بیکەن و هەر ئێستاش بەپێی توانای خۆیان لینکی ئەم بەرنامە کە ڕاستە خۆپەخشە بێ لەلای خۆیانەوە بڵاوکەنەوە بۆی بینەریشی زۆرتر لەگەڵمان ئامادە بن و بەشداری قسە و باسەکانمان بن.
بەرحاڵ یەک کۆمنتی تر هاتووە لەلایەن هاوڕێ هەژیرەوە داێنم بەڵام پێم وایە باسمان کرد مۆزوعەکە نەگەڕێنەوە سەری بچینە سەر باسی غەزا بەر لەوەی کابێت ئەی خوێنمەوە سەبارەت بە مانگرتنی گشتی کە زۆر کەسی زەدە کردووە من پێم وایە بەم شێوازە لە مانگرتن کە بۆتە فەرهەنگێکی کلاسیکی چەندان کاریگەر نەبووە لە زەعیبوونی کۆماری ئیسلامی لەبەرێ ماگرتنی ئەم جارە تەنها بە داخستنی دوکاندارەکان خلاصە بووە مەدرسەکان و دانشگا و زۆر لە بەشەکانی تر بە مانگرتە پەیوەست نەبوون بۆیە زۆر بەوە دڵخۆش نەبێت چونکە فەرهەنگی مانگرتن لەوە بەرینترە کە ئێمەمانان تعریفی بۆ دەکەین بەرحاڵ تعریفێکی نمونەی ئەوانە نەکەین بۆ مانگرتن لە سیاقی خۆیان لە کۆنتێستی خۆیان بیبینین ئەم ئەقدامی خەڵکی کوردستانەوە دەستە جەمعی کردیان و ئەوانە کارێکی بەجێ و ڕوو لە پێشەوە کاریگەری کەشمان بینی بەرحاڵ بە سەر بڕیاری دواخستن لانی کەم دواخستن ومێدەوارم کە ئێلغاکردنەوەی یادانکردنی پەخشان عەزیزی بێ بەرحاڵ چینە سەر بەشی دۆمی بەشی سێمی لە ڕاستیا باسەکانمان ئەوی شەڕی غەزەی کۆتایی هاتنی قەتڵ و عامی غەزە یاخود ئاگربەسی غەزە لە ڕاستیا ناتوانین بڵێن کۆتایی هاتنی و قەتڵ و عامە چونکە من وازانم کە هاوڕە ڕەحمانەوەی کە من بەدیەکەم ئەوەیە کە نەتەنیاهۆ لە ژێر فشار و گوشاری ترامپە کە بە جۆرە لە جۆرەکان ویستی نمایشێک بکە لەگەڵ یەکێ من ڕۆژەکانی هاتنە سەرکاریەوە گوایە ئەم کوشتارە تەواو بێ و بۆ جۆرەکە لە میدیاکانە بڵاوکرێتەوە بڵاو نەبێتەوە و ئەو زەمینەیە کە دروست بوو بۆ دەرکەوتنی ئەو هێزە ڕادیکاڵانە لە ئەمریکایەوە مانگرتانی کە دانیشگاکانی گرت بۆ کۆتایی پێبێ بە جۆرە لە جۆرەکان نیشانی واکە ئەو کارێکی کردووە کە مثبت بوو پۆزتیڤ بووە و لەبەر لە هەموو شتێکیش بڵێن دەست بەسەرەکانی ئیسرائیلی لە غەزە یاخود ڕفێنراوەکانی ئیسرائیلی یاخود ئەمریکاشی لە غەزە ڕزگار کردووە بە جۆرێک وەکو دەستکەوتێکی خۆی نیشانی بدا وەڵام حقیقەتەکەی ئەوەیە وەختێک سەیریەکەیت مەسەلەکە لەوە تێناپەڕێەوە نەتانیاهۆ سەرنجام ئەگەر ئەم بابەتە بگاتە ئەو جێگایی کە نەتەنیاهۆ مەجبور بێت ئەم شەڕە کۆتایی پێبێنێ ئەوە کۆتایی هاتنی شەڕەکە بمانەیە لە دەستدانی دەسەڵاتە لەلایەن نەتەنیاهۆوە زۆر زەحمەتە ئەمە ئەنجام بە لەلایەکی تریشەوە ئەو هێزە ڕاستەوە گەورەی کە لە ئیسرائیلە بەڕاستی دەسەڵاتی وە باڵادەستی پیا کردووە لە ئیسرائیلە زۆر جێگەی مەترسیە کە بە شێوازێک لە شێوازەکان جەنگ دووبارە بۆ غەزە بژێڕێتەوە ئەمانە ئەڵێن بیرمان نەچێت کە ئێستا کە لە غەزە شەڕتەواو بووە لە ڕۆژەکانی ڕابردووە لەو ڕۆژانەیە کە شەڕی غەزە یاخود تەقی غەزە وەستاوە نەک شەڕتەواو بووە تەقە لە غەزە وەستاوە لە کەنارەی خۆراوە بەدەیان کەس بەدەستی ئیسرائیل کوژراون کۆمەڵێک خەڵک لە زیندان ئازاد کراون بەڵام پەلاماری ئیسرائیل بۆ سەر خەڵکی بێدیفاع بەشێک لەوانەیە کە هەڵسوڕا و چالاگوان بن بەڵام بەگشتی خەڵکی بێدیفاعی فەڵەستین نەوەستاوە و ئەم کوشتارە بە جۆرە لە جۆرەکان بەردەوامی پیا کردووە کە هەموو ئەمانە مانگەێنتە سەرەوەی کە چەندە دڵخۆشین بە کۆتایی هاتنی ئەو قەسابخانەیە کە هەموو ڕۆژە دیوەنە ناشینەکانیمان و دڵتەزێنەکانیمان لە تەلەڤیزیۆنەکان و ئەبینی هێندە نیگەران بی بەوەی کە هەستەکەی تەنها وەکو پاوسێک وایە لەم پرۆسی قەساب کاریەیە و بانی دووبانی وچینە دەست پێ بکات ئەوڵان جارە منیش زۆر سڵاوم هەیە بۆ دۆستانی نێوت بردن و ژێگران و بیسرانی بەرنامەکان بە تایبەتەوانی نێوت بدەن منیش بە شانازیەوە دۆستی شخصی منیشم زۆرم سڵاو بۆیان هەیە منیش هەر وەک تۆ بیرەکەمەوە یەکەمەوەیە ئەم ئاگربەسەی کە کراوە خوب ئەوڵان جارەوە مەسبەت دوای 15 مانگ لەو کوشتارە لەو قەتڵ عامە عاقبەت دەوڵەتی فاشیستی ئیسرائیل یا حتا لەو لاواڵەن زۆر جار حەماسیش بەهانەگیری خۆی بووە لە هەر وەزیەتێکە ملکەچی ئەم ئاگربەسە بوون کە ئێستا بەرەوەواچێ هەفتەیەکی لێ بگوزەرێ عاقبەت ئاسوودەییەکی زۆر کەمیش بێ بۆ خەڵکی غەزە و خەڵکی فەلەستینی پێوە بووە معلومە هەر ئینسانێک کە لە دژی ئەم جنایەتانە و ئەم شەڕ و تێرۆریزمە بووە پێی مثبەتە و پێی باشە بەڵام هەر لە ڕۆژی ئەوڵەوە معلومە ئەمە ئاگربەسێکی زۆر چۆن بڵێم ناسەقامگیرە هەر ڕۆژی ئەوەڵ
دەوڵەتی نەتانیاهو ئەیویست بەهانە بگرێت وە بەڕێوەی نەبە. ئێستاش نازانم مەرحەلەی دووسێ هەیە کەم کەس و حتا ترامپی فاشیستی ژەڵێ زۆر ئومێدەوار نیم تا ئاخر ئەم ئاگر بەسە بەڕێوە بچێ. ئەو خەتەرە هەیە چونکی کەماکان قازانج و بەرژەوەندی دەوڵەتی ئیسرائیل بە گشتی دەوڵەتی نەتانیاهو لە درێژەی شەڕفرۆشیە. تۆ بینیڵان ئاگربەست لە غەزە هەیە هەرەوەی تۆی سابت پێکرد ئەوەی لە کەرانەی باختەری پێڵێن لەوێنە شەڕەکە ئیدامادا. ئەم دەوڵەتە شەڕفرۆشە کە بە شەڕۆ ژیانەکە قەتەکەیەوەیە بە ئاسانی دەسەڵ ناگرێ لە شەڕ و زوڵم و زۆر و تێرۆریزمێک کە بۆ سەر خەڵکی فەلەستینی هەیە. ئەوە بەخۆی جێگای نیگەرانی زۆرە. لەلایەکی دیکەوە ئەم قسەکە ئەوەیە خودی ئەم تەرحەی کە ئێستا نەتانیاهو قبولی کردەوە هەرو تەرحەیە کە گوایە لە مانگی مەی 2024 هەرم دەوڵەتی بایدنی ئەو وەخت ئێرایی کردبوو ئەو کات قبولی نەکرد. ینی منزور مێ بڵم چۆن چارە نووسی کۆمەڵانی خەڵک بەدەست جنایەتکارانێکی وەک نەتانیاهو ئاوە بە نزیک 15 مانگ و حتا لە وەختەوە ئەم تەرحە بووە 19 دەمان کایی پێکرێ و هەزاران کەس لە مناڵەوە گرتوویەتی تا ژن و پیاو لەو کۆمەلگایەدا کوژران بە قەتڵ گەیشتن ئاوارە کران. والئان کە ئەبینین لەم چەند ڕۆژەی کە ئاگربەسەکە بووە وەختە تەسویرەکان لە غەزە نیشانەدان بەرحاڵ بەڕاستی شەرمە نەنگە یەکەم بۆ دەوڵەتی ئیسرائیل و هەموو دەست و پەیوەندەکانی هەتا شەرمە بۆ ئەو کارە تەرۆریستیانەی وەختی خۆی حەماس و ئەوانیش کردویانە و بەڕاستی من نازانم ئەمە بە چ زمانێک بڵم جێگای داخەلانی کەم بڵم بە شەریە دوای لێ هاتووە ملیاردتا ئینسان لەسەر ئەم کوڕەی ئەرزا ئەونەی هێز ئەونەی قودرەت ئەونەی ئیمکان نەبووە 15 مانگە بەری ئەم نەسکوشیە بەری ئەم کاولکاریە بەری ئەوەی کە بەشێک لەم گۆی زەویە ئاوا بە وێرانە تەبدیل کرێ بەری بگرێ. منزورمێ باوجودیەوەی ئاگر بەسە و خەڵکی غەزە و زۆر جێگای دیکە دڵیان پێخۆشە بەڵام بەڕاستی لە عین حاڵە دڵتەزێنیشە ئاگر بەسێکە لە نێو خوێن و ئاگرە بەرپا کراوە. دەرنەتیجە من پێم وایە قازانج و بەرژەوەندەکانی دەوڵەتی نەتانیاهو لەوەدا دەبێ بە احتمالی قەوی پابەندی نابێ بەتایبەت دەگەرم سێ مەرحەلەیەش تەواو بێ نازانم چ مودەتێکیان بۆ داناوەڵان زۆر لەسەر یاد نیم. من پێم وابێ دوای ئەوەش کەماکان ئەو پیرانجێڕی خۆی بەرابەر بە خەڵکی فەلەستین و خەڵکی غەزە هەری دامادە. بام ڕەحمان لەم بابەتەوە هەندێک هەڵسەنگاندنی جۆر بە جۆر هەیە. بەشێک پێیان وایە کە ئیسلامی سیاسی سەرکە و جمهوری ئیسلامی ئێران ئاهەنگی بۆ جێڕا حەماس خۆی هەموو ڕۆژە خەریکی عەرزی عەسکەری و مانۆڕ لێدانە لە ناوجادا کاولکراوەکان و بێنازەکانی غەزەیە بەشێک لە جەزیرە و کەناڵەکانی تری سەر بە ناسیۆنالیزم بانگەشە بووە ژێرئیسرائیل و سەرنجام دۆڕانی ئیسرائیل لەم جەنگەکەن و لە لایەکی تریشەوە بەشێکی کەش گاڵتە بە ئیسلامی سیاسیەکەن و پێیان وایە ئیسلامی سیاسی ڕۆژی تەواو بووە و ئیسرائیل لەسەریان سەرکەوتووە وایتر مەنجالێک و بوارێک بووە ئەم جانەوەرانە نەماوەتەوە و تازە ئاڵوگۆڕێکی سەرتاپایی خۆرهەڵاتی ناوەڕاستی گرتووەتەوە و لەم ئاڵوگۆڕە سەرتاپایە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هاتووەتە پێشەوە حتمەن ئیتر ئیسلامی سیاسی یاخود ئەوەی کە پێوترێ ئیسلامی سیاسی کە بڕای من کۆنەپەرستی ئیسلامی دروسترە بڵین یا ئیسلامیزم دروستە بیڵین ئەمە ئیتر بە ڕۆژی کۆتایی خۆی گەیشتووە و چیتر ناتوانێت بۆ جۆرە سەر بەرزکاتەوە. ڕایەوە چێ لەم بابەت؟ یەکەم بۆ ئەوەی کاملایان سەرکەوتوو بۆ یانە بووە بەستەجی بەوەیە لە کام گۆشە نگاوە تەمەشای بکە. منەڵم ئەم ئاگر بەسە بۆ شەڕی ئەم 15 مانگەیە باری نظامیەکەی لێگەرە باری سیاسی باری ئینسانی لە گۆشە نگای ئێمەوە هیچ سەرکەوتوویەکی نییە لە دەوڵەتی ئیسرائیل و فاشیزمی ئەوێ بەڵێ لە کاولکاری و کوشت و بڕ و بردنە پێشی نەقشەی خۆی بۆ لاوازکردنی محوەری مقاومەت وایە بەلحاظی نظامی دەوڵەتی ئیسرائیل
سەرکەوتنی بەدەستە ناوە خەریکە پرۆژەکەی خۆی بە کۆمەکی ئەمریکا تا ئەوەی حتا جمهوری ئیسلامیژی تر لەسەر کارنامێ ئیدامادا و خودی دەوڵەتی نەتانیاهو زۆر شانازی بەواکە کە سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستێناوە. بەڵام ئەگەر لە زاویەی ئەم کاولکاریەی غەزە و کە بە حنگەوە ئینسان هەروەی واکتم ئەبێ بڵین شەرم بتانگرێ کام سەرکەوتن یا بەرعکسەکەشی حەماسی ژەڵێ من سەرکەوتن مەدەزان سەرکەوتن بە کام قیمەت نزیک 50,000 کەس لە بین چووە ئەو غەزە کاول کراوە بە 20 ساڵ حەولدان بۆ ئەوەی سازی بدەنەوە ئێشتا کۆنێ ژیانی نۆرمال هیچ وەک وەکو پێش حتا 7 ئۆکتۆبری لێنایەتەوە. ئەمە کام ئامانجە کام جەریانە کە پێی خۆش بێ لە دڵی خوێن ڕشتێکی ئاوا و 50,000 کوژراوە خۆی بە سەرکەوتو بزانێ. بە نظرم بۆیە من لە مناسبەتی تریشا وتومە ئەمە بە زمانێکی دیکەمە من وتم باختی پێڵێن یا ئەمە سەرکەوتنێکی بۆ هیچ لایەک نییە و بۆ بەشەریەتی شیتیانە بۆ بەشەریەتێکە نەیتوانێەوە دەوڵەتی فاشیستی ئیسلام لەغاو بکە و نەیەڵێ ئەم کوشتارە یعنی منزومێر لە گۆشەنگای ئینسان و ئینسانیەت و تەمەشاکەی سەرکەوتویەک نابینی. بەڵام ئەگەر صرف بێیە باری نظامیەکەی لەم نەپرسین ئەوەی لە چوارچەوەی غەزای ڕوویدا دەوڵەتی ئیسرائیل نهایەتەن ئەلا ڕەغمەوێت لە گشت خاوەرمیانەدا زەربەی لە حیزبوڵڵا داوە لە حوسیەکان داوە جمهوری ئیسلامی زەعیف کردووە هەمووشی بە کۆمەکی ئەمریکا کردوێتی بە تەنیا پێی ناکرا. بەڵام اتفاقان ئەوەی نهایەتەن مەجبور بوو لەگەڵ خودی حەماس ئاگەر بەز ببڕێ تەرەف حسابەکەی هەر ئەو بێدوای ئەوەی هەموو کوشتاری لەکردن و سەرکردە ئەسلەکانی لە بین بردن. ئەوەی عاقبەت حەماس ئەتوانێت دووبارە هێزە ئەمنیەکەی لەو شوێنە کاولکراوەی غەزە دابنێتەوە. من پێم وابێ بە معنایەک دەوڵەتی ئیسرائیل بە هەدەفەکانی خۆی هێشتا لە غەزە نەگەیشتووە بەرابەر بە حەماس حتا ئەو زەربەیی لە حیزبوڵڵای داوە بە معنایەک و نەتیجەکەی کوشەندەتر بۆ حیزبوڵڵا تا حەماس. و نهایەتەن ئایا حەماس بەم نوع کوشتارە لە بینەچن لە بین ناچێت. واقعیەتەکەوێ ئەڵانەوە لە ساڵی 1948ەوە دەوڵەتی تەرۆریستی ئیسرائیل هاتۆ سەرکار خۆ ئەوڵجاری نییە کاری تەرۆریستیەکە خۆ ئەوڵجاری نییە داگیرکاریەکە خۆ ئەوڵجاری نییە ئەم کوشت و کوشتارانەدە هەر هاتووە ئەم برینی قوڵی حەخوازی خەڵکی فەلەستین قوڵتر بۆتەوە تا ئەوە چارەسەر نەکرێ. بە نەزەرم هەم تەرۆریزمی ئیسلامی ئەمێنێ هەم ئیسلامی سیاسی یا هەر نێوێکی دیکەی لێ بنەی ئەمێنێ هەم بەرەنگاریکردنی حەقخوازانە بەرابەر بە دەوڵەتی ئیسرائیل لەلایەن خەڵکی فەلەستینەوە ئەمێنێ نابمانە کۆتایی پێنایە چونکی کێشەیەکی بنەڕەتی تر هەیە ئەوی حەقخوازی خەڵکی فەلەستینە تا بێت جوابێکی عادڵانە بگرێتەوە. دەوڵەتی ئێستای ئیسرائیل و لە قەدیمیشیان نەویستووە حەلیکە هەتا حەلی نەکا هەتا ملدانە نەوێنێ بۆ ڕێخ حەلێکی ئاوە عەلا ڕەغمی هەر هەڵچوون و داچوونێک لەم شەڕ و کێشمەکێشە بەوجود بێتەوە کەماکان خودی دەوڵەتی ئیسرائیل لە نێو ئاگرێکی نائەمنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەسەرم. بەڵام ئیسرائیل پێی ناخۆش نیە لە نێو ئاگری نائەمنیە بێ. زای چۆن من ئاورە ڕەحمان پێم وایە ئەم شەڕی کە ڕووی داوە دوو بەرەی نەوە بەتەنها حەماس و ئیسرائیل نییە بەرەیەشی تریش بەرەی خەڵکە بەرەی جەماوەرە لەسەر تاسەری دنیاە بەرەی ئەو خەڵکە کارگەر و زەحمە کێش و داما و دەستکورتەیە کە لە ناو غەزەیە ماڵ و حاڵ و هەموو شتێکیان لە دەستداوە ئەمڕۆ نەچنەوە سەر ماڵەکانیان ئەگەر گیانیان پارێزرا بێگەر گیانیان نەجاتی هێنابێ ئەڕۆنەوە سەر ماڵێکی کاول و شێوا و لە دۆخێکی زۆر نالەباری هەژاری و نەداریە ئەژین. بە بڕای من ئەگەر باسەکە بێتە سەرەوەی کە لەم سێبەرەیە و خود لەم بەرە بەرەنگاریە چێ دۆڕاوی ئەستێ و بڕای من جەماوەری خەڵکی کارگەر و خەڵکی هەژار دۆڕاوترین بەشی ئەم چێژمە چێش و پێکدادانەیە. لە بەرامبەر من وازانم چه ئیسرائیل دەتوانێت بە جۆرێک ئیدعای سەرکەوتن بکە بڵێن ئیسماعیل هەنیەی لە ناوبرد سنواری لە ناوبرد حیزبوڵڵای ڕیزی یەکەم و دووەم و سێمی قادەکانی بڵێن سەرکردەکانی لە ناوبرد بووە هۆی کۆتایی هاتنی دەسەڵات و هەژمونی ئێران لە
ناو سووریایە و دەستی ئێران خەریکە تەنانەت لە عێراقیشا ئەبڕێ هەموو ئەمانە ئەتوانێت سەرکەوتنی داع بکە ئیسرائیل وەڵێ من سەرکەوتوم و لە لایەکی تریشەوە بە معنایەک ئەوەی کە تۆڵێ لەناو ئاگر و ئاگری نائەمنی و شەڕ و کێشەیە ئەژی بەڕای من ئیسرائیل بە جۆرێک عادەتی لەگەڵ ئەمەیە کردو ئیسرائیل پێی خۆشم دۆخە هەبێ یعنی ئیسرائیل قسێکی ساداتە بوو کاتی خۆی کە وەختێک چوو بۆ کام دەوی دوانە تی من لەگەڵ ئاشتی لەگەڵ ئیسرائیلەکەم بۆی ئیسرائیل کۆتایی پێبێ یاخود ئیسرائیل بتوانین زەویەکانی خۆمان وەربگرینەوە لەبەرەوەی ئەم دەوڵەتەوە ئەم دەسەڵاتە ناتوانێت لەگەڵ ئاشتیا بژی ئەم دەسەڵاتە بە شەڕ ئەتوانێت خۆی دووبارە بکاتەوە خۆی بەرهەم بێنێتەوە و من وازانم بەشێکی ئەم قسەیە ڕاستی تایە کۆمەلگای ئیسرائیل کۆمەلگایەکی هەڵپڕووکا و داڕزاوە لە حەقیقەتە ئەنوا و ئەشقال کێشە و ململانەی قەومی و تائیفی و ئیسنیکی و ئەوانەی تایە ئەوانەی کە لە ئەفریقا و ڕۆژتونەتەوێت دانیشتون بە بەشی بە بڵێن تۆزێک لەسەر و عربەوە حسابیان بۆ کرێ لە ناو ئیسرائیلە ئەگەر نا زۆر ژێر دەستە و ژێر چەپوگە کەوتون جیاوازێکی زۆر گەورە لە بینی یەهودی شەرقی و یەهودی غەربیە هەیە بە جۆرێک کۆمەلگایەکی هەڵوەشاوە ئەوەی کە توانیوێتی ئاوە یەکی پێ بگرێ ئەوەیە هەمیشە و دایم دژمنێکی دەرەکی هەیە کە ئەوێ لە ناوی بەرێت و لە هەموو لایەکە و پەلامارێدا پاراستنی ئەم دۆخە هێشتنەوەی ئەم دۆخە بۆ ئیسرائیل گونجا و جێپەسەندە تا ئەو جێگایی کە نەتوانێت ئیسرائیل باڵادەستی و هەژبوونیشی تەواو بەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستە بکە ئەو کاتەکە ئەمەی کرد ئەو دەمەتوانێت بە جۆرە لە جۆرەکانی دامە بەبوونی خۆی بە ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترەوە ئیسلامیزم لە ناوچەکەیە بە بڕای من ئیسلامیزم جمهوری ئیسلامی لەم پرۆسەیە بژڕوخێ لە ناویش بچێ و هیچ داری بەسەر بەردیشەوە نەوێنێ ئیسلامیلیزم وەکو دەسەڵات وەکو جوڵانەوەیشی کۆنە پەرستانە و فاشستانە لەم ناوچەیە کۆتایی بە نفوزی نایە زۆنگاوێکە ئیسرائیل لە خوێن و لە ئەشک و لە مەینەتی خەڵک لە مانتیقەیە دروستی کردووە جانەوەری زیاتر لە ئیسلامیزمی لێبەدینات و لێ دەرناکەوێت و ئەمە هەمیشە و دایم بێتە هۆکاری دووبارە بەرهەمی هاتنەوەی ئەم جوڵانەوە بەم ئەتیبارە ناتوانین بڵێن ئیسلامی سیاسی یاخۆ ئیسلامیزم لەم بەرامبەرچیە دۆڕاوی سەرشی بۆ بە بڕای من بە جۆرێک لە جۆرەکان من نەتوانم لە بریەوەی کە تۆڵی لۆسلۆس یاخود دۆڕاو من هەستەکەم یا دۆڕان هەستەکەم برانەوەیە یاک وین سیچویشنە بە زمانە ئینگلیزیەکەی بەنسبەت هێزە کۆنە پەرستەکان و هێزە فاشیستەکانەوە هەر یەک هێز لەوی تر وەرەگرێ هەر یەک مەشروعێت لەوی تر وەرەگرێ ئەم بۆیە مەشروع لەبەرەی بەرامبەر بە دەسەڵاتێکی کۆنەپەرستی ئاوە وەستاوە ئەمی تریان کۆنەپەرستی و فاشیزمەکەی و دژمنایەتیکردنەکەی جوو هەموو خەڵک و هەموو ئازادیەک لەلایەن ئیسلامەکانەوە بۆ تەبیرەکرێک ئێمە لە بەرامبەر داگیرکارێکی خوێن ڕێژی بڵێن زۆردارا وەستاوینەتەوە بەمانە خۆیان تەبری دەکەن من وازانم ئەم دۆخەی کە لە فەڵەستینیشا پێش هاتووە ڕاستە ئەم شەڕە بەم جۆرە کۆتایی هاتنی وە کۆتایی هاتنی ئەو کوشتارە بە هەر جۆرێک وێقەمای دڵخۆشیە بەڵام بە بڕای من سەرنجام لە درێژ ماوەیە سەیرەکەی تو ئەوانە ئەم شەڕەی ئیسرائیل بەها ئینسانیەکانیشی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و لە سەرجەم دنیاوە بردەژێت پرسیارەوە بەبەر چاوی دنیاوە مەحکەمەیەکی نێودەوڵەتی حکمی نەتەنیاهۆ داوانە لە کۆنگریسی ئەمریکاوەڵێن ئەگەر حکومەکەت سەحب نەکەیتەوە عقوبەت ئەدەین یاخود مقاتعە دەکەین یاخود کەسەکانی کە لەو دادگایەیان سزا ئەدرێن و ئەمە دۆخێکی زۆر نارەبارە لە ئاسی دنیا پێکات بۆ بڕای من کۆتایش بۆ بێنم بە ئەم قسانە شەڕی فەڵەستین نەبوایە و ئەم کوشتاری غەزە نەبوایە زۆر زەحمەت بوو تراب ئەمجارە بێتەوە بە سەرۆک لە ئەمریکا من بالەوە دەست پێ بکەم ئەوەی تۆ کوتت حەماس ئەتوانێت ئیدعا بکە سەرکەوتووە بە نەزەرم خۆی لە چوارچەوەی فکر و سیاست و کردداری حەماسەوە تەمەشای بکەی بەڵێ توانێت ئیدعا بکە بڵێ کووا ئیسرائیل قەرار بوو من نابوت کە لە بینم بنێ لە غەزەم دەربکە دەیەوە هەر جارێ ئەوڵەن نزیک 100 کەس زیاتریم نزیک 15 مانگە وەک ئینسان وەکو گرەوگان هەر لەو چوارچێ زەویە چکۆلەی غەزە ڕاگرتو و ئالان مەجبورە سێدانە لە منی وەربگرێتەوە دوایەوە لە بینی نەچوین ئەوە هێزە لەو ڕۆژەی ئاگربەز دەستی پێکرد هێزە ئەمنی و ئاسایشی و نازانم هێزە نظامی و ترۆریستەکەشم دووبارە بە سەیارە بانێ و کەرتی غەزە دێن و ئەچن پس ئیدعای پوچەکە خودی دەوڵەتی ئیسرائیلیش ئەتوانێت بڵێ
عقبە دەمە فرسەتێ بوو من زۆرترین گورزم لە محوەری مقاومەتی ئیسلامی و لە خودی جمهوری ئیسلامی و تا حزب الله و تا ئەوی دیکە ئەوەگراو لە ئاز ناوچەکەدا بۆ تۆری واقعی بە کۆمەکی ئەمریکا موقعیەتی خۆی بەڕێوە بدە. من قسەکەم هەرە دووبارە گەڵێمەوە سەرەوە اتفاقاً ئەبێ ئەگەر قەرارە ئێمەی بەرەی ئازادی خواست کۆمۆنیست چەپ وشیاریەک بەرینە نێو هەر ئەو کۆمەڵانی خەڵکی فەلەستینی یا ئیسرائیل ئەبێ بڵێنەوە چه دەوڵەتێکی ئینسان کوژە 15 مانگە غەزەی ئاوا لێ کردووە ئەم شەرفرۆشەی کردووە بە قەولی تۆ ئەو بەها ئینسانیانەی وەها ناوەتە ژێرپێ کە بێوێنەیە لە تاریخە هەر لەگەڵ خودی هیتلێر بەرابەر بە یەهودیەکان نەتوانی مقایسەی بکەیت. ئەمە کام سەرکەوتنە ئەمە کام سەرکەوتنە یا بگەڕێەوە هەر بەو کۆمەڵانی خەڵکی فەلەستین بڵێ ئەم حەماسەی کە بەردی دفاع لێوادا لە سنگی کارێکی کرد غەزە بە ئایرە گەیشتووە و زۆر ماڵتان بە 4 کەس و 5 کەس و 6 کەس و تا 8 کەستان هەر لێ کوژراوە لە کوڕتان لە کستان لە باوکتان لە براتان لە دایکتان ئینسا هەر نەماون جارەوانەتان هەر بۆ جوبران نابێتەوە ماڵەکانیشتان لە جێگای خۆی نەماوە ژیانیش نەماوە نەڵەمەمە کام سەرکەوتنە دەنەچە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی ئەگەر بەرەی ئینسان دۆستێک ماوە لە نێو خەڵکی ئیسرائیلە یا بەرەیەکی ئینسان دۆست ماوە لە نێو فەلەستینیەکانە لەم دوو بەرەی کۆنەپەرستی هەیەت حاکمە و دەوڵەتی فاشیستی ئیسرائیل خۆیان جیاکەنەوە یا لە تەرۆریزمی ئیسلامی حەماس و جەهاد خۆیان جیاکەنەوە بیر لە ڕێگایەکی گەبکەنەوە لە عینە حاڵە لە هەردوو بەرەکەوە هەم حەقخوازی خەڵکی فەلەستین لەلایەن بەشێک لە ویژدانی بەخەبەر هاتوو لە نێو ئیسرائیلا بە ڕسمیەت بناسکەوە و فکرێکی بۆ بکەنەوە هەم عاقبەت هێزێکی حەقخوازی دیکە دووبارە مەیداندار بێتەوە لانیکەم وەکو یاسر عەرەفات بێ بابە وەکو حەماس و حزب الله نەبێ ببێتە تەرەف حسابی سندنی حەقی خەڵکی فەلەستین. من قسەکەم ئەوەیە دەنا ئەو دوو تەرەفە لە چوارچێوەی بۆچوون و ئەهدافی کۆنەپەرستانی خۆیانە بەڵێ ئەتوانن ئیدعای سەرکەوتنیش بکەن. ئەمە تا ئەو جگایی بۆ بگرێت ئەوەی دەوڵەتی ئیسرائیل لانیکەمەوەی معلومە لە 1940 بە وجود هاتووە تا ئێستا ئەوە ڕاستە تاریخ و سابقەکەی وەیە بە شەڕ خۆی ڕاگرتووە بە شەڕی جۆراوجۆر لە دەورانی جۆراوجۆر لە 1960ەوە 1970ەوە 1940ەوە بەڵێ ئەم ڕژیمە ڕژیمێکی بەتەوری واقعی شەرفرۆشی تەرۆریستە کە بە ترۆر و شەڕ و داگیرکاری و ماڵوێرانکردنی خەڵکی دیکە عاقبەت شکڵی داوە بەم دەوڵەتە و لە ناویشیدا بەداخەوە من ئەو جۆرەی تۆ ڕەنگە متالعات لەسەر دەرونی ئیسرائیل کردبێ وایە ئەبیسرێتەوە هەموو بەرەیەکی کۆنەپەرستی یا قەومی یا مەسەبی سەریان هەڵداوە لە نێو خۆشدا ئەو ناکۆکیانە وجودی هەیە بەڵێ تا ئێستا وای کردووە ئایا لە ئایندەشە هەروە دەبێ ئەم دەوڵەتی ئیسرائیلە هەردەوێت بە شەرفرۆشی ئیدامەی بدە ئەگەر کار هەر بەدەستی نەتانیاهوەکان بێ ئەو جیلە بە کە ئێستا هەموو دەسەڵاتی ئیسرائیلیان بەدەستەوە وایە بەنظەمەر بە شەرفرۆشی توانن ئیدامەی بدەیت. ئەم قسە ئەوەیە ئایا لە دنیای پڕ ئاڵوگۆڕە کە ئەچینە پێشێ ناتوانێت وجدانێکی بەخەبەر هاتوو نەسڵێکی دیکە جیلێکی سیاسی و بە تایبەت لێرە چینی کرێکارێک خەڵکی ئازادی خوازێک بەژمەینەتێک کە لە هەموو ئەم شەرفرۆشەی دەوڵەتی ئیسرائیل تا ئێستا هیچ قازانجێکی نەدیوە بێتە مەیدان و بیرە لەوە بکاتەوە کابێ کۆتایی بدێنن بەم شەرفرۆشیە لەگەڵ جوملە خەڵکی فەلەستین و لەگەڵ دەوروبەر و لە شرایطێکی ئارامترە بەسەربەرن یا لەم تەرەف ئەگەر کارە بکرێ حەماس و جەهادوانە ئیتر جزوی بڕیاردەرانی سیاسی یا نظامی خەڵکی فەلەستین نەبن عاقبەت ڕەوتێکی دیکە دەستباڵا پەیدا بکە. من ئەڵان حتا ڕاستەکەی هیچ ئومێدێک بە مەحموود عەباس و ئەو دەوڵەتە فاسدەی ئەویش وجودی نییە کە بتوانێت کارێکی مؤثر بکە. بەرحاڵ بەشێکەوەی لە ئایندا ئەم شەڕانە ئیدامەیە بێ یان نابێ بەشێک گەگەڕێتەوە بۆ ئاڵوگۆڕەکانی بە زووتر قسەمان لێ ئاڵوگۆڕەکانی دنیای ئەمڕۆ ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
بەداخەوە تا ئێستا ڕەوتی ڕووداوەکان لە دنیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستشە بەرەو عاقبەت زیاتر خراپبوون ئەڕوە لە دڵی ئەوەدا هەر لە واچێ کەماکان ئەم کێشە و ناکۆکیانەی خەڵکی فەلەستینیش بمێنێتەوە. من ئەتفاقم با لێرە قسەیە بکەم وەختی 7 ئۆکتۆبر ڕوویدا ڕاستە لە وهلەی ئەوەڵا قەزیەی خەڵکی فەلەستینی دووبارەوە هێناوە ئاستی مەدیای دنیایی و بیرۆڕای گشتی، بەڵام دوای ئەو 15 مانگە من پێم وابێ ئەو نەسڵکوشیە و ئەو کاولکاریەی کە ئیسرائیل لە فەلەستین و لەو منتەقە کردوێتی ئەلئان حەلکردنی مەسلەی فەلەستینی بە شێوەیەکی عادڵانە و مناسب زۆر شێواوتر کردووە بە ئاسانی بەڕاستی بێگومان وایە من بەس دەوڵەتی مستەقلی فەلەستین بە ئاسانی لەوانەیە حتمما هەموو ئەوانە ئەمە نەخشانەی ڕابردوو هەمووی بزەر بە سفر بوون، هەر بۆیە بێ ڕێگەچارێکی تر بووە بدۆزرێتەوە. من بەبە کۆتایی پێدێنم هاوڕە ڕەحمان نەتوانین لە باسی تر و لە بەرنامەی ترا بە درودرێژ لەسەر مۆزوعی فەڵەستین قسە بکەین، بەڵام من بەو نەکۆتایی بێنم وەک چۆن ئازادی ژن لە ئەفغانستانە تەنها بە کۆتایی هاتن و هەپرون بە هەپروبوون و هەڵوەشانی دەسەڵاتی تالیبانەوە وەکو دەوڵەت وەکو دام و دەستگا بەستراوەتەوە، ئازادی خەڵکی فەڵەستین بە عەرەب زمانیەوە بە سەر بە دیانەتی جووەوە و هەمووانی کەوا لە فەڵەستینە لەم سەرزەمینیاژین بەوە گرێ دراوە کە دەسەڵاتی ئاپارتایدی ئیسرائیل کۆتایی بێ. ئایا ئەمە یعنی لە ئەفغانستان وەکو دەوڵەت کۆتایی بێن؟ نەخێر. ئایا ئەمە لە ئیسرائیل یعنی ئەوەی کە ئیسرائیل وجودی نەمێنێ؟ نەخێر. ئەمەی کە ئێستا دروست بوو ئەم کیانە بمانەوە نەمانێ بوو بە ئەمری واقع پێش 50 ساڵ لەوانە بوو مەسەلەکە ئاوا دیار نەبێ، بەڵام ئێستا تر دەوڵەتێکەوە 3 نەسل 4 نەسل خەڵک دەوێت لە دایک بووانە ناتوانە وڵاتە بەجێ بڵام، بەڵام سەرنجام دەوڵەتێک کە ناوی دەوڵەتی ئیسرائیلە مانەوەی ئەم دەوڵەتە منافیە لەگەڵ هەموو ئازادیەکە. ئەگەر ژن ناتوانێت لە سای تالیبانە ئازادیە فەڵەستین ناتوانێت بە وجودی ئیسرائیلیشەوە ئازاد بێت. ئەگەر ئەو ناتوانێت میش ناتوانێت. بڕای من ئاوایە بەهەرحاڵ توانین ئەم باسە بۆ بەرنامەی تر هەڵگرین بەڵام بەر لەوە بە بینەران و ئەو هاوڕیانە بڵێن کە متابعەمانەکەن سوپاسیانن کە تا ئێستا لەگەڵمانان سوپاسیانەکەن نەگەر لینکی بەرنامەکە لەلایەن خۆیانەوە بڵاو بکەنەوە بۆ ئەوانەشی کە تازە هاتوون بڵێ مەمە یەکەمین بەرنامەی بە زنجیرە بەرنامەی یاخود بەرنامەی بەردەوامی هەفتانەی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکانە کە من و هاوڕە ڕەحمان هەموو پێنجشەممە 1 سعات 7 بە کاتی ئەوروپا پێشکەش بە ئێوەی ئازیزەکەن. بینەرمان بن لینکی بەرنامەکان بڵاوکەنەوە لای خۆتانەوە، سەرنجتان هەیە، پێشنیارتان هەیە، ڕخنەتان هەیە، توانن بەشدار بن بە کۆمنت و کارێک بکەین کە ئەم کەناڵە کەناڵی هیوا لەلایەن دۆستانێکی زیاترەوە سەبسکرایب بکرێەوە ببێتە منبەرێک بۆ هەموو ئەوانەی کە بە ژۆرێکی ئازادی خوازانە و یەکسانی خوازانە سەبارەت بە بابەت و باسەکان ئەیانەوێ لێکدانەوە و دیالۆگ ببیستن. نارحاڵ بچینە سەر بەشی سێمی باسەکەمان کە باسی هەڕەشەی تورکیایە لە ڕۆژاوە کە لە ڕاستیا بە هاتنی ترامپ و ئەوانە جارێکی تر خەریکە دڵی دەوڵەتی فاشیستی تورکیا خۆشە بێ و کۆنەپەرستەکانی ناوچەکە خەریکن نوقلانەی ڕووخانی ئەزمموی ڕۆژاوا بە یەکجاری لێ ئەدان و پێیان وایە کە وای لێ دێتەوە کە ئەم دەسەڵاتە فاشستە ئیسلامیە کە لە دیمەشقا کۆنتترۆلی بەدەستەوە گرتووە تەواوی سووریا لەوانەش ئەو ناوچانەی کە لانی کەم لە تیرۆریزمی ئیسلامی پارێزراو بووە، لانی کەم لە پەلامار بۆ سەرژنان پارێزراو بووە، لانی کەم لە قەتڵ و عامی بێباوەڕان بەدەستی یاخود خەڵکانی سەر بە دیانەتی تر بەدەستی ئیسلامیەکان پارێزراو بووە و بە جۆرێک لە جۆرەکان هەلومەرجێکی کراوەی تیابەدی هاتووە. ئەم بەشەش لە سووریا دووبارە بێتەوە بە بەشێک لەو سووریایی کە ئیسلامیزمێکی سەر بە سعودیە و قەتەر و تورکیا دەسەڵاتداری بێت و حکمی بکە. بەرحاڵ هەڕەشەکان جدین من بوانە بە کەمی بگرم، بەڵام لە هەمان کاتە کە چۆن من بیری لێکەمەوە بینم و هەڵێ سەنگێنم زۆر ئاسان نییە مەزمونە
لە ڕێگەەوە هەڵپشێشێ بە تایبەت کە خەڵکی ئەو ناوچەیە نیشانی ئەدەن بۆ قوربانیانەی کە ئەیدەن ینی هاوڕێ ڕەحمان حتمما تۆ بینیوتە خۆ پیشاندانی چەند سەد کەسی بەدەستی بەتاڵ بەدەستی خاڵی بە بێچە کراوە بەرەو ئەو سەدەی تشرین وە بۆ داپۆشیکردن لە ئەو دەسەڵاتی کە لەوێ هەیە و لەلایەن درۆنەکانی تووشیاوە زۆر وەحشیانە خەڵکی مەدەنی قەتڵ و عام کراون کارێک کراوە کە بەڕاستی هەرو کارێکە ئیسرائیل لە غەزەئیکە جێگەی داخەکە بە جۆرە لە جۆرەکان میدیای ئەم ناوچەیە بە تایبەتی میدیای سەر بە ڕەوتە ئیسلامەکانوانە کەمتر لەم بابەتانەوە قساکەن کەمتر ئەم تاوانە بە تاوانێکی گەورە ئەزان نەژینا ئەوەی کە ئەردۆغان خەریکە بەرامبە بە ڕۆژاواییکە ئەوەی کە ئەردۆغان خەریکە لە سووریا بەرپایەکە هیچی کەمتر نییە لەوەی کەەوە ئیسرائیل لە بەرامبەر فەڵەستیناییکە باسەکە ئەوەیە کە ئەو هەڕەشە گەورەیە کە فەڵەستینەکان و حەماس بۆ سەر ئیسرائیلیان هەیە ڕۆژاوا بۆ سەر تووشیای دروست نەکردووە لە چوارچێوەی وڵاتێکی ترا دانیشتۆ خەریکە دۆخێکی پێکەناوە کە خەڵک لەگەڵێکە بە جۆرە لە جۆرەکان تەبا بژین و جۆرێک ئازاد بن ئەمە بە فەرزی ئەوەی کە ممکنە ڕەوتێکی تیابێت کە پەیوەندی لەگەڵ قەندی لە هەبێتەوەمانە لەلایەن تورکیا قوبوڵ دەکراوە و هاوکات هاوتانەکە بە داعش و پێیان ڕاگەێنێ یاخود چەکەکانتان دانێنێ قوتان شەکەکانتانەتان خەینە ژێر دڵەوە لە حاڵێکە ئەمە ڕۆدا تەواوی ڕەوتە ئیسلامەکانی دنیا ناوچەکە بە تایبەت لە کوردستانی خۆشمانە لە بەرامبەر ئەم تاوانە ئاشکرایی ئەم فاشیزمی تورکیا بێدەنگن لە کەروێشک و ماسی خامۆشترن هیچ شتێک ناڵێن و هیچ هەڵوێستێکی دروست لە بەرامبەر ئەمایان نیشان نادەن و لە لایەکی تریشەوە پارتی دیموکراتی کوردستانیش بە جۆرە خەریکە دەستی خستۆتە مەسەلەکانەوە ئەوێ لەم نێوەیە دەستکەوتێکی دەستگیر بێت بە جۆرە لە جۆرەکان بە سازشان پێشێ و لەم سازشەیە چمشێکی دەسەڵاتیش لە ڕۆژاوایە بۆ تاڵان و بڕۆ و تاڵانکاری لەوێش دەست ئەوان کرد ئەوەی هەر وەک تۆ باست کرد منش پێم وایە هەڕەشەی گەورە لەسەر کوردستانی سووریا و ئەو تەجروبەیە کە لە ماوەی لە دوای 2011ەوە بە وجود هاتووە لەوێ بە وجود هاتووە ئەو تەجروبەیە تا ئێستا ئەوەیە بینین زۆر شتی مثبەتی تیا بووە دیارە من و تۆ بەر کەسانی دیکەش کە خودی تەجروبەیە ئەوێنە بە مثبەتە بینین ڕەنگە زۆر هاوڕێی ئێستراتیژیک و سیاسیمان بە تایبەت لەگەڵ یەپێگە و پێدە و ئەوانەی کە لەوێنە حاکم بوون نەبێ بەڵام ئینسان ئەبینێ لە دڵی ئەو سناریۆ ڕەشەی لە دوای 2011ەوە کە لە سووریە بەوجودات بە تەوری واقعی ئەم تەجروبەی خۆسەری یا مدیریەتێکە لەوێنە لە کوردستانی سووریە کردیان بەرحاڵ زۆر لایەنی پۆزیتیوی بووە ئینسان ئەوە ئەبینێ و بەتایبەت شەڕی قارەمانانەی کۆبانی شکستدانی تروریزمی داعش ئەمانەشتی مثبت بوون ئێستاش عاقبەت دوای ڕووخانی ڕژیمی بەشار ئەساد کەماکان لە دڵی ئەم توانم بڵێم نەوعک هەرجوو بەرجەی کە لە کولی سووریا بەوجاتوە لانیکەم ئەو منتەقەیەکی جێگیرە ئەگەر دەوڵەتی فاشیستی تورکیا لێگەڕێ شوێنێکی باسوباتە و هەتا ئەتوانێت زۆرێک لەو تەجروبە مثبەتانەی کە لەوێ کراون نەوعێک بجۆزرێتەوە بۆ بەشەکانی دیگەی کۆمەلگای سووریا بەڵام ڕاستە منش پێم وابێ ئەو تەجروبەیە لە دوو لایەنەوە لە ژێر هەڕەشەدایە یەکەم مەڵان ئەوەی ڕاستەخۆ لە ژێریدایە هەڕەشەی دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئوردوغان بۆ ئەوواکە خوبدارە بۆ ئێمە زۆر جێگای ئەوەی ئێمە پیاڵین تەعەجوب نییە عاقبە دەوڵەتێکی شۆوێنیست ناسیۆنالیستی تێکەڵ لەگەڵ ئیسلامی ئەخەوانی عاقبەت خۆشی بە جزووی ناتۆ زانێ و ئەرتەشێکی گەورەی هەیە و ئەوانە بە بیانووی ئەوەی گوایە پێکاکاش دەستی هەیە لە ماجراکەدا عاقبەت معلومە ئەوێ سیاسەتە شۆوێنیستی پاوانخوازیەکەی خۆی نەکرد گویا معارزانی خۆی ئەوێ سەرکوتکە عاقبەت دەوڵەتی تورکیا چ دەوڵەتێ بە تەواو کەمالیستەکانیان چ دەوڵەتی ئۆردوغان تێکەڵێک لەگەڵ ئەم شۆوینیزمی تورکیە و ئەوانە بۆ خۆیان لە منتەقەکەدا
ادعاهای ئەرزی بە قەولی معروف لەسەر عێراقیان هەیە لەسەر سووریان هەیە بەشێک بارها و بارها باس کراوە خودی ئەم ئەردوغانە سەودای گەڕانەوە بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی کە خۆشی زانێ ئەوەی پێناکرێت بەڵام عەقبەت لەم چوارچێوانەدا عەقبەت هەر دەرەجە لە ئیمتیاز بەدەستی بێنێ بدوای ئەوانەوەیە بەشێک ئەوەیە من داین حاڵا ڕێیەکی دیکەشم هەیە ئەویش لەم ئاڵۆگۆڕەی لە خاوەرمیانەدا یا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەڕێوەیە بەنظرم من دەوڵەتی ئوردوخانە متوەجەی یەک شت ببوو ئەویژەوەیە ئەمەی کە پێی ئەڵێن خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ ئەگەر بە تایبەت ئەمریکا و بە ڕۆڵی زۆر بەرچاوی دەوڵەتی ئیسرائیل بە تۆری واقعی دەوڵەتی ئیسرائیل ئەوەی پێڵەن ناکۆچی خۆی سیاسی خۆی یا هەر شتێکی خۆی لەگەڵ دەوڵەتی ئوردوغان هەیە دەوڵەتی تورکیە متەوەجەیە بوون ئەگەر دەخاڵەتێک نەکە ئەگەر کارێک نەکە ئەگەر ئەقدامێک نەکە ڕانگام ئاڵۆگۆڕەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە زەرێری ئەویشی تیابێ بۆ یەکانێت لەو ڕۆژەوە ئاگربەسەکە لەگەڵ حزبوڵڵا کرا ڕۆژی دوایی عاقبەت ساڵهای ساڵ ئەم هێزەی لە ئیدلبدایان نابوو ئەحمەد شەرعەت چێە لە ڕاسیدا بوو جوڵاندی خۆماوە هێزی تەواو دەستەمۆی ئەو نەبوو ئەو لەعین حاڵە ئەو ئەرتەشی ئازادەکەیە بە قەولی خۆیان زیاتر دەستەمۆی دەوڵەتی تورکیە جوڵاندی بۆ ئەوەی لە ئاڵۆگۆڕەکانی سووریە و لە ئەرتەشی نیشتیمانی ببوور جێشی نیشتمانی هەرچی بۆ ئەوەی لە ئاڵۆگۆڕەکانی سووریە و لەم تەریقەوە لە ئاڵۆگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگا دەستی دیار بێەوە دیارە هەڵان بەم جۆرە فریای خۆی کەوت حتا ئەگە تەمەشا بکەی پێشەوەی ئەم کارە ڕووبدا بانگەوازی ئەوەیدا کە لەگەڵ ئۆجەلان ئەیانەوێ واردی نەوعێ دیالۆگ بوون چونکی ئەو کات کە هێشتا بە شارەسەد لە سەرکار بوو متمەئین نەبوونم ئاڵوگۆڕە لە سووریە بە وجود دێ پێیان بوو لەم ئاڵوگۆڕانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئەساسی نەقشەی ئەمریکا ئیسرائیل ڕەنگە بایەخێکی زیاتر بە مەسەلەی کورد بدرێ کارتی مەسەلەی کورد لە تورکیەشدا لە عەلەیهی دەوڵەتی ئۆردۆغان و دەوڵەتی تورکیە بەکار بگیرێ خۆی وەکو ئەقدامێکی پێشگرانە لە پێشەوە ئەو کارێک کردێ بەشێکیش ئەم مەبەستانەی هەیە ئەم خەتەرە هەیە بەڵام ئایا بە تەواوەتی بۆیە چێتە پێشێ من پێم وابێ بە تەواوەتی بۆی ناچێتە پێشێ چونکی من اتفاقاً نازانم ڕەنگە ئۆردۆغان بەهاتنە سەرکاری ترامپ بەنسبەت بایدن بڕێک دڵخۆشتر بێت چونکی هەردووکیان زۆر ڕاستی ئیفراتین و لەمەشدا یەکتری ئەگرنەوە بەڵام من پێم وابێ عاقبەت لەم فاشز نییە لە دنیای هاتنی ترامپی پێ ناخۆش بێ دقیقاً من منزورمەیە بڵێم لەم ئاڵوگۆڕانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بەڕێوێ و قەرارەت بچێتە پێشێ و جمهوری ئیسلامی زیاتر پێ زەعیف بکرێ و زۆر لایەنی دیکەی هەیە دەوڵەتی ئەمریکا کە گەڕاوەتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەورانەگەەوە بۆیان نووس بەجێ بێڵن گەڕاوەتەوە ئەڵان ئەوێ دووبارە لەسەر ئاڵوگۆڕەکانی ئەم منتەقە هێزی ئەوەڵە بێ پێی خۆش بێ و پێی ناخۆش بێت دەوڵەتی ئەمریکا کاناڵی دەخاڵەتکردنی لە ئاڵۆگۆڕە سیاسیەکانی نێوخۆی خودی سووریە ئەساسەن لە کاناڵی ئەوەی حمایەت بکە لە تەجروبەی کوردستانی سووریە و ئەڕوا بۆیە من پێم وابێ هەموو ئەقداماتێک لە دەوڵەتی تورکیە قبول ناکرێت نامان ئەم باسێکی زۆر زۆر گرنگە هاورە ڕەحمان ئەوەی هەر باسەکانی کردمانە ڕڵێن بۆ بەرنمەکانی تر قسەی لەسەرەکەیوانە وان بە تایبەتی ئەم باسی سووریان پێشنیارەکەم لە بەرنامەی داهاتووە یەشێک لە باسە سەرچیەکانمان مۆزوعی ڕۆژاوا و مۆزوعی سووریا بێ بەگشتی لەبەرەوەی مۆزوعیشی زۆر بەرجەستەیە و زۆرێتەوە هەم هەیە و زۆرێک بیر و بۆچوون و هەتا لێکدانەوەی نادروست و هەواڵی نادروست و تەبلیغاتی نادروستیش بەرباکرێەوەوانە لەسەرەوەی ڕۆژاوات چی بکە لەگەڵ ئەمریکا ڕێکەوە نەخێر بڕۆین پەنای ئیسرائیل بگرین لەگەڵ ئیسرائیل لە هاوکاری بکەین ئیسرائیل بێ بە دراوسێمان حەزی لە دراوسێتی کورد کردووە ئەوانەوە ئێوێ ئەم منتیقەیە بگرێ و ئەم ئەنواع وەشکاڵ شتی لەم بابەتانە بڵاوە بێتەوە دابێتی لەسەر سۆشیال میدیا کە هەمووی چاولێڵکەرە بەرحاڵ بەڵام گرنگ ئەوەیە من وازانم کە هەڕەشەکان زۆر زۆر جدین لە ڕۆژاوە لەسەر ڕۆژاوا بەڵام گەورەترین هەڕەشە لەکە لە ڕۆژاوا هەیە لەناو خۆیەتی ئەویش ئەوەیە
ئەم ئەزمونە لە بری ئەوەی کە داکۆچی لە خەتێکی سیاسی دیاری کراو کاتەوەوانە خۆی لەم کەینوبینیا و لەم شەڕەیەکە ئینەبێ بەڕاستیش دۆخێکی تایبەتە ینی نازانم من ئەگەر لە جێگەی دەسەڵاتدارانی بڵێن ڕۆژاوا بوومایە و دەسەڵاتدارانی بڵێن باکووری خۆرهەڵاتی سووریا بوومایە چی مەکرد ینی تۆ لە هەموو لایەکەوە چواردەورت دوژمنە و ئەوەشی کە سنووری بە تۆیە بە حساب کورد زمانە وەکو پارتیەوەوانە ئەویش لە فرسەتێکە گەڕێەوەوانە حدود لێدا خات و حەسارە دەخاتە سەرەوەوانە بەس بۆیکەوە جدەسێکی هەبێ شتێکن لێ بەدەستبێنەوە ئەمانە هیچ دەواازەیەک بۆ ئەم شوێنە لێرەیە وجودی نییە یعنی بە جۆرە بڕیاردان لەسەرەوە لەگەڵ چیا هاوکاری بکەیت وە چێ بکەی بە هاوکاری خۆت وە لە چ بەرێکا بۆستی سوالێکی زۆر زۆر گەورەیە وە سوالی هێزێکی گروپێکی بچکۆلەنێکە دانیشە مەسەلەن بەیان نامە دەرەکە یاخود جەریدە دەرەکە یاخودینا پرسیارێکە بۆ هێزێکی دیاریکراو کە بەرپرسی ژیانی ملیۆنها خەڵکی لەسەر ئەستۆیە ئەنی بەڕاستیم پرسیارە نەقورسە بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە ڕۆژاوای کرد بە ڕۆژاوا من بۆ شێڵم ڕۆژاوا مەبەستمەوە نییە کە بڵێم ڕۆژاوا کوردستانی ڕۆژاوا یاخود بڕوان بە کوردستانی گەورە بێ دەمەیان باشوونە ڕۆژاوا ناوێکە من لێسەر لە سویدا کە گروپێ دروستێ بۆ دیفاکردن لەوەی کە لەو باکووری بڵێن خۆرهەڵاتی سووریا هەیە ناوی ڕۆژاوایە ناوی باکووری خۆرهەڵاتی نییە و ناوی قەسەد نییە قەسەد یاخود هەسەد ناوێ بۆ هێزێکی چەکدار و ئەوانە ئەوەی ئەزمونە بۆ خۆ بەڕێوە بردن بۆ هینکردن ناوی ڕۆژاوایە و بەڕاستی قسەکە لەسەرەوەیە ئایا ئەم ئەزمونە ئەو ڕێبازی کە گرتێتی و ئەو ناسینەی کە پێی ناسراوە تەعمیمە کات و ئەی کاتە نموزەجێک بۆ تەواوی سووریا بەم ڕێگایە چێتە پێشەوە یاخود بیر لەوا کاتەوە لەگەڵ چێتە حالوفکاوە چەک لە چێ وەربگرێەوە لە چێ بتوانێ خۆی بپارێزێ بە هاوکاری لەگەڵ چێە ینی ئەم دوو ڕێگایە هەیە کە بە بڕوای من ڕێگای دووەمیان ڕێگای بە هەرێمکردنی ڕۆژاوا کوردستانی سووریا لە سایی ئەو ڕێگایە کە بڕۆین بە شوێنەوەی بگەڕین هاوکاری دەوڵەتێکی بکەین لەو ئەزمونەی بەرزانی باشتر بەدی ناهێنێ ناتوانێت بەدی بێنێ سەرنجام دەستەیەک چەکدار و عشیرەتێک یاخو گروپێک وانە باڵا دەستە بن بەسەر ئەم ناوچەیە و جەردەی و تاڵانکاری خۆیانەکەن و خەڵکی شەرەبێ سەیری دەستیان ئەمە ئەوینێ ئەتەرناتیڤی دووەم کە مەجای ئەوەی تایەکە ئەم ئەزمونە بپارێزێ پێویستی بە هەنگاوی زۆر عملی هەیە بۆ پەیوەستبوون بۆ جوڵانەوە فراوانێکە لە سووریا هەیە بەرحاڵ وتم مۆزوعی سووریا بابەتێکی زۆر متەشعیب بوو فراوانە توانین بۆ بەرنامەکانی تری هەڵبگرین من لێرەیە قسەکانی خۆم لەم بەرنامەیە تاواوەکەم فەن منش پێم باشە بە تایبەت تا بەرنامەیەکی دواتر هەم ئاڵۆگۆڕی تازە ڕەنگە هەر بۆ خودی کوردستانی سووریا یا ڕۆژاوا منیش پێم وایە نێوەکە و جەکەوتۆ و ئەڵان لە ئاستی نێونەتەوەیش بەوە زیاتر ئەناسرێتەوە لە هەر کوێکەوە هاتووە بە هەر دەلیلێک هاتبێ خوێندنەوەیەکی زیاتری بۆ بکەین منیش پێم وابێ ئەوان لە هەلومەرجێکی زۆر قورسان بە تۆری وەخت ئەوەی کراوە خالید پرسیارە ئەو پرسیارەکەڵێ هەمان پرسیار بۆ هاوڕە ڕەحمان ئێوە بن چیەکەن من پێم وابێ ئەوەی ئەوان لە 2011 تا ئێستا کردویانە بە نەزەرم بە دقەتەوە هەڵس و کەوتیان کردووە ئەوەڵین شتیان ئەوە بووە کە بە نەزەرم تا ئێستا من ناڵام لە ئیدامەکە چی لێدێت تا ئێستا ئەوەی لیانە بینێ پشتیان بەستووە بە خودی جەماوەری منتەقەکە چه ئەو وەختەی لە خەباتی جەماوەری بووە لە مزاهرەیە بووە یا لە شەڕی کوبانیە بووە شەڕ بە دژی داعش بووە ئەوەی خۆسازماندەهیەکی گەورەیان بۆ هەم باری نظامی لە نێو ژنان لە نێو پیاوان و کۆمەڵانی خەڵک حتا شێوەی مدیریەتێک کە کردویانە تەجروبەیەکی باشتر بووە لەوەی لە کوردستانی عێراقا ئێمە دیوانە ئەوەی یەکێتی و پارتی بەڕێوە بووە ئەوەیان کردووە وایە لەگەڵ دژمنانێکی زۆری شەیە ئەمان من ئاوا بڵم لە نێو ئەم هەلوو مەرزە زۆر ئاڵۆزەیە پێم وابێ ئجباران پەیوەندیهایەکی تاکتیکی کەڵان لەگەڵ ئەمریکا هەیەە لەگەڵ ئەڵان مەجبورە بنواردی وتوێژێ لەگەڵ پارتی و ئەو دەورە بە ئەمە لە کێشەی سیاسیانە کێشەی سیاسی ئەمانە
قابلی تەوزیحن قابلی دەرکەن من لەو بابەتەوە پێم وانە خەتایەکی گەوریان کردێ من تەنیا خەتا یا نیگەرانەیە کە لەستاوە بۆ ئایندە بە وجود بێ ئەوان ئستراتێژیکەن خۆ ببەستنەوە بە بەرنامە و پرۆگرامەکانی ئەمریکا یا ئیسرائیل ئەوان لە قازانج و بەرژەوەندی خۆیان ئەیانوێ ئەو ڕەوتە بەرنەپێشێ ئایا قازانج و بەرژەوەندی خودی ئەمریکا لەگەڵ دەوڵەتی مرکزی سووریا یا حتا لەگەڵ دەوڵەتی تورکیە ڕۆژێک ناگاتە ئەوەی کە بەرهەڵاقبەت دووبارە ئەمان قوربانیکەنەوە من بۆ یەکانێ هشدارێک کە ئینسان ئەگەر بە بڕیاردەرانی کوردستانی سووریەی بدا ئەویش ئەوەیە تاکتیکی هەرچێکت کردووە و قابلی دەرکە و خەڵکیش لە تەجروبە مثبەتەکەت دفاعیان کردووە لە بیرتان بێ ئستراتێژیکەن لەگەڵ هێزێکی وەکو ئەمپریالیزمی ئەمریکا لەگەڵ دەوڵەتێکی ئیسرائیلی فاشیستی بەدنێ و هاوتابوون زۆر زەرەر لە تەجروبەکەتانەدا زۆر زەرەر لە ماهیەتی تەجروبەکەتانەدا لەمەدا ئەو شیارە بکرێ تا ئەو جایی بە ڕاوەستانیانە بە مقاومەتیانە بەرابەر بە دەوڵەتی تورکیە سبینە وتم یەکێ لە خەتەرەکانی ژەوەیە هەرم دەوڵەتی ئەحمەد شەرعە خۆی جێگیر بکە ئەویش بێوێ هێرش بکە و هەڕەشە بکە بەرهەڵاقبە تا ئەو جێی لە بەرابەر ئەم هێزە کۆنەپەرستانە وەکو دەوڵەتی تورکی وەکو دەوڵەتی مرکزی سووریا کە لەسەری کۆنەپەرستی خۆیەوە بیاوێت تەجروبەکەیان زەوتکە ڕاوەستانیان مقاومەتیان جێگای دفاعەوە بێ دفاعیان لێ بکرێت زۆر باشە دەست خۆش هاوڕە ڕەحمانەوە تقریبان بوو بە ساعتێک و 22 دقیقە یا ساعتێک و 20 دقیقە بەرنامەکەین پێم وابێت لێرە کۆتایی پێبێنین بەرنامەکان هەوڵبین ساعتێک بێمە یەکەمین بەرنامە و باز زۆر بوو بەرحاڵ یەشێک لە باسە گەرمەکانی تری کامڕۆ لە عێراق یاخود دوو ڕۆژە لە عێراقا هەیە مەسلەی داسەپاندنی ئەو یاسایی جعفەریەیە کە من پاشکەمێکی تر بە عەرەبی لەگەڵ هاوڕێم نادیە مەحموود بە عەرەبی بەرنامێکی لەسەرەکەم ئەو بینارانی کە ئێستا لەگەڵمانە گەر خوڵکیان ماوە و تااقەتیان هەیە بۆ بەرنامێش لەگەڵمانابن بەرحەڵەوە بەرنامێت تەنها لە ڕێگەی یوتیوب بۆ پێشکەشەکێ پاش ئاوا ئیسلاحەتێکی کورد دێمەوە خزمەتتان هەر خۆم دێمەوە ئەوڕۆ ڕەحمانم لەگەڵ نابێ و پێشکەشکردنی و بەرنامێ بەرحاڵ چاوەڕوانمان بن لە هەفتەی داهاتووە باس و بابەتتان سەرنجتان ڕەخنەتان پێشنیارتان بۆ ئەم بەرنمەیە بۆ هەر بابەتێک کە ئێمە باسێکی نۆوانە ئەتوانن ڕاستەوخۆ بۆ من یا هاوڕە ڕەحمانی بنرن لە فەیسبوک یاخود لە کەناڵەکانی تری سوۆشیال میدیا و لە بەرنمەکانی ترا لەگەڵمان بن تا ئێستانەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن ئەگەر دۆستەکانتان نیان کردو پێیان بڵێن بیکەن هیچی تێ ناچێ بەڵام بۆ ئێمە کۆمەشی گەورەیە و دەنگمان بە ژمارەیەکی زۆرتر لە بینەران و ئازیزانەکان زۆر زۆر سپاسانەکەم سواز ڕەحمان بۆ تۆش منی زۆر سپاسی تۆش و هەموو بینەران و بیسەران و هاوڕە نەبەزش لەم ئاخرەوە کە منتی دانا دەستان خۆش بێت تۆ نادیە لەسەر ئەو پرۆژە داڕزیوە کۆنەپەرستانەیە کە بووە بە قانون لە مەجلسی یا لە پارلمانی دەوڵەتی عێراقا بەرپایەکەن بەڕاستی کارەساتێکە بەقەد ئەو نەسی کوژەی کە لە غەزە و لە فەلەستین ڕوویداوە دقیقەن زۆر باشە بەڵێ ئازیزان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەمان تا هەفتەی داهاتوو پێنجشەممە سەعات 7 ئێوارە بە کاتی ئەوروپا بە شادی و کامەرانی تەنەسپێری شەوتان شاد ڕۆژتان شاد لە هەر جێگەیەک